بەڕێزان لە هەرکوێ هەن سڵاوتان لەبێت. حەزەکەم ئەم جاریان ئاوا قسەتان بۆ بکەم لە لای ئەم پەیژەیە. کوردستان بووە بە گۆڕستانی کرێکار و خەڵکی ئیشکەر لە وڵاتەدا. هەر ڕۆژەی ڕۆژ نییە یا لە مانگێکە چەند ڕوودا و نەبیستین کە کەناڵەکانی تەلەڤیزۆن بۆمان باسەکە گەرمەشینێک خۆیەکە بە ماڵێکا و جەستەی ساردەوە بووی کرێکارێک ئیشکەرێکە بنەوە بۆ لای خانەوادەکەی. لەو سەرەوە ئەوەی کە بە هەند وەرنەگیرێ، ئەوەی کە حسابی بۆ نەکرێ خوێنی ئەو مرۆڤەیە و لە بەرچاوگرتنی ژیانی ئەو مناڵانەیە ئەو ڕۆژ و ڕووتانەیە کە لێی بەجێ ئەمێنێت. لە هیچ شوێنێکی دنیادا یا لە کەم شوێنی دنیادا بەقەدەر هەرێمی کوردستان قوربانی هەیە، چونکە خوێنی کرێکار لێرە زۆر هەرزانە. ئەگەرچی سندیکا هەیە، ئەگەرچی بەناو لەسەر وەرەقا دا و دەستگا هەیە، وەزارەتی کار هەیە، ڕێنمایی هەیە، بەڵام جێبەجێکردن نەخێر نییە. بەڕاستی لە زۆر وڵاتی دنیادا بە تایبەتی لە ئەوروپا بەشێکی زۆری پرۆژەکان کە زۆری تێچێ لە بەرەوەی پارەیەکی زۆری ئەچێ بۆ سەلامەتی، ئەچێ بۆ سەیفتی. بێننە بەر چاوتان چه مەرجێکی تونند و تۆڵی لەمەدا هەیە کە مرۆڤێک بەسەریدا سەر بکەوێ بۆ کۆ ئادەی جیمی بڕۆرە سەرێ بۆ کەشکەلانی فەلەک. ئەمە بینەرانی بەڕێز، ئەمە خراپترین جۆرەکانی پەیژەیە لە هەرێمی کوردستان و کەرەسەکانی کە لە کوردستان بەکاردێ لە ڕووی کواڵەتیەوە زۆر زۆر خراپە. باوەڕم پێ بکەن ئەو کڵاوانەی کە لە بازار ڕافرۆشرێ و کڵاو لەسەرەکان و گەنجی کورد کە ڕۆژانە دیلیڤەری دێننە بەر ماڵەکانمان، ئەزان پسپۆڕێکی سەلامەتی پێی وتم ئەو کڵاوانە ئەوەندە عادین تەنیا بە کەڵکی ئەوە دێ ئەگەر دوور با تووشی ڕووداوێکی هاتوچۆ بوون بۆ ئەوەی کە دەموچاویان نەشێوێ و کە سوکاری جەستەکەی بناسێتەوە. دەنا هیچ مەرجێکی تونند و تۆڵی و سەلامەتیان تێدا نییە. پەیژەکان بە هەمان شێوە. لەبەرەوە ئەبێ جارێکی تر لە پەرلەمان ڕێنمایی تایبەت دەربکرێ، هەرچەندە لە کوردستان ئەوەندە خوێنی خەڵک ڕژاوە هەقە قانونی تایبەت بە سەلامەتی هەبێت. لە زۆر وڵاتی دنیادا ئەندازیاری تایبەت بە سەلامەتی هەیە. برایانی بەڕێز کاکە بەرز، کاگێکران بەخێر بێ. جەنابەت پسپۆڕی بواری سەلامەتیت. کاگێکران بەخێراتی سەر چاوە سەرسەرێ من گوت ئەف پەیژە چ مەرجی تونند و تۆڵی و سەلامەتی نینە، تەوەکی پسپۆڕێکی سەلامەتی چ دەبێژی؟ وەسایە؟ بله ئەوانە بێ ستاندارتە. بێ ستاندارت. ئەوە ستاندارت بە ستاندارتەوەی EN سێ سێ ستاندارشی دەبێ بلەندایاوێ خودێ من نەپسپۆڕم، بەس دەزانم ئەف بەرزی ji بۆ ئەف قاچە یعنی چێ نابێ بە هەڤڕا، یعنی وەکی لایەنی ئەندازیاری شتێک کەمە. وەسانینە؟ بله وەسانە. ئەوە ئەناو قاڵدن بە بێ ستاندارتە. ستاندارد نینە. بله بێ ستاندارتە. مەسەلەن مرۆوە دەکارێ ئەف بەرزی بچێتە سەر ئەف بەرزی بە ئەف مەساحەتێ قاچێ ئەف پەیژە؟ ئەو مەسافە کو ستاندارد بە گەرە 4 متر بە. گەرێ 4 متر. بله. سەرەوە سەر با مترێک بە یعنی مینیموم 4 مەسەلەن متر. لازمە 4 متر لەوێ دەرێ، 4 متر یعنی 2 متر لەوێ دەرێ، 2 متر لەوێ دەرێژی. درێژبووناوێ مینیموم گەرە 4 متر بە. گەرێ 4 متر بێ. وان قاچە لازمە چەند بێتە دەرڤە؟ ئەڤە ئەف پێ؟ ئەv pêl gere aha 4 metre derin. ئەڤە 4 متر veke. Belê 4 لێ metre. ji bo rawestiyandina ev berzî çend lazim e bête derve ev qaç wan cihêndî? Ewa gere 3 metre be. 3 metr be. Belê gere 3 metre. Standard çawa ye? Ser wer lazim e çend dekarî vekê li ev berzî? Ser warta ku mefer dekete ser da ew ser du qaldırma gere ser iş neke. Du qadirme? Belê li yekê mesiyavê wera bi sîmekî girêdane. Yani çend qadirme bimênet? 3 qaldırım gere bimînin. Gere bimênet. Belê gere minimum 3 qaldırım bimînin. Wir şunda jî hesinekî metrek hebe. Tewekî psporekî selametî dekarî serkevî ya ev ne selameta? Ewa ne selamete. Mefer ça derê ser ana standart bê meferek 125 kilo dikişîne. Gerek بس تو لكردستان زيادتر أفدا بيني نه بيجين ستاندرد نه؟ إسانا. أفا زيادتر؟ بله.
أفا ستانداردا نا شما لفر أفا نينا بس لبر جبروي كقيمتي أفا زادترا أفا كردستان زيداتر نينا صحراوي جرانا مفر زدان عينا شركة زدان عينا باشا يعني لسر أفا كوتن كم ترچه دبنا مروه بآساني ناكفه وسانا قصة إيش بكم مرتاي ده كم ترى كم ترى بله أواجي ستاندرد أواجي 1004 أواجي قانون أهاد بيجا دبي براياوي متر به بلنداياوي جرا 3 متر به بلندايا بله وارتا كوسا بو وانا باتكي وانا باتكي يعني وانا تام حتى دادخي حتى أويدا أفا ستاندرد إيه وكي بسبوركي سلامتي تدت شيء چند جهة كردستانه دبيني وصاكار بكن يا كما جرم متر هبه مرب متر بك يعني لفيري وصاكار دكن يا نا تش جرينينا نا أواجي يعني أها سادو بينجي بقانونه سادو بينجي بقانونه أها بقانونه تورا داخي ورا داخي جرا وحاسك 3 متر صدي بانجاي قانون چنا بلفر قانون سلامتي نا تتشوا سردك في لسر أما مثلا تا برز بنراني برز كاك برز كاري سپۆڕی بواری بەرزاییە و خۆشی ناوی بەرزە ئینشاءڵڵا هەر لە بەرزیدا دەبێ ئەو مایک بدە دەستێ من برای من ئەیە یعنی لازمە هەر کرێکارێک دەچێتە بەرزی وەستایە لە بغبێ هەر کارێکی بەرزی بکە ئەف قایش لازمە دەستێ واندا بێت پشتێ واندا بێت قایشی ها قایش لازمە قایشی گەرە بستاندارد بە ستاندارد بێ قاوشە سافراني مسيا سوسوت شيسيك يعني لهر جايكي دنيايا اف كود هي بله او كتالوج هذا برز بزانم شلون يبستي ورتا بمازنه ستاندن جرا كتالوج هذا كتالوج هذا بله سر كتالوج دنمسا ايان سوسوت شيسيك ايان سوسوت 58 315 ستاندرد تنبا نكارن بيش يعني لهموش تك كودي خوي هيا همو مواد سيفتي كودي خوي هي ليرة باش اماني كردستان تو لي رازي تو كوب سبورجيا كواليتي كنترول وكو كواليتي اما حتى مثلا شتي ستاندرد بينو كما حسب ستاندرد اوروبي قرار دين او ستاندردنا اي ان يعني اوروبينا حتى مواد ستاندرد بينو عندك زحمتي دبينين بس صبر هزدكين يعني لكردستانيش صدي چندي اشياء ناو بازار اگر برز بچتا ناو بازار متماني بيناكا و نايكره والله كي سطا شيستي متمانينيه شكو حسب اگر ستاندرد تماشايكين بروجا كان او شتا بيكالكانش دكرن بله لهندك بروجا يعني هارنس مثلا بس تنشت هارنس سيفتي بيلت برينوا او اگر بستاندرد بسعري هرزان ترى زور لتا اوي كو بستاندرد لبرو يعني لبروجان دبيني ك هارنسي نصاش شستي بازار ستاندرد نيا ستاندرد شستي يا زياتريش شست تقريبا حتى عندك زياتريش حتى عندك زياتريش باشا اگر امر ماني ك لم برنامج ام شو باسي كين بو خلق همو او کسانی ایشا کن کریکاریه کن لبرزی کار دکن کاری پاکرنوی آپارتمان و شنه برزکان و بالخانکان کن اگر بقصي ایومانان کن صدی چنی قربانی کم دبیتوا يعني اگر همشتك بحسب قصي سيفتي برو على السايت ايه صد قرباني نامينه بريندار بوني قد كدمينه صد قرباني نامينه اگر همشتك حسب ستاندرد سيفتي برو على السايت اسال اوروباش نگشتو صد بله نه مثلا بس سایتێک دەکەین کە فول سیفتی بیتن فول سیفتی مثلا استامانە من و کاگەکرم بەخۆمان ئیش دەکەین لە شەریکەی فۆربریجز ماتای ئێستاکە ئەتوان وردە یەکێکتان بزانم چۆن سەر دەکەون آخر بەست خوا ئێک شتە پێ بڵام ئێستا خەڵک وازانە من مەخلوقی فەزان پیشان ناوە ئێمە لە بازار و لە شوێنە گشتەکان ئەمانەی ئێوە نابینن بەڵێ وانە ئەمە کە هارنسمان کڕیت چەند پوینتەکێ دەبی تەماشای بکەین یانی لە هارنسکردن مەسەلەن بەسیترین شت ئەوەی ئێرە ئەگەر دیقەتدەن دوورە کامێراکە دوورایە و سابتە چونکە ئەگەر سابت نەبی زۆربەی حیزامەکانی هەولێر سابت نینە کە سابت نەبیتن لە حالەتی بەربوونەوەی کرێکار ئەوە دەستە ملی ئەگەری خنکاندنی هەیە مەسەلەن ئەوە دەبێت تند بکرێتن ئەلێرە هەیتمان بەس ئەگەر ئەم مەرجی سەلامەتیانە ئاوا
وەبەرهێنان جارجار یا وەزارەتی کار خۆی بکا بە پرۆژەکانە ئیتر بەڕاستی هەم کۆمپانیاکانی سەلامەتی برە و پەیدا دەکەن هەم ڕۆحی ئینسان پارێزراوتر دەبێ وەنیە ئەمە هیچ وڵاتێکە ئەمە حسب ستاندارد ئەوروپیانی زۆربەی ئەوروپا کۆدی خۆی هەیە و ئەوە وەکو ستاندارد هەمووی یعنی سیفتی یەک ستانداردە خوا لە پرۆژەکانی خۆتان ئەمانە جێبەجێ کرێ سەتی جێبەجێ دەکەین لە پرۆژەی خۆمان چکەماتە ئێستا 2 ساڵ و نیوە ئیش دەکەین هیچ حادسەی مردنمان نەبووە ئینشاءالله ناشتان بە ئینشاءالله بەس ئەمە دیارە تازەیە ئێستا لێرە ڕێکی خەن و نەسبێکەن بەڵێ ئەی بۆ دانێکتان نێنا بەکارات بێ وەڵی گوتمان خایەنتر یان هەموو شتەکانتان لۆکە هێشتا بەکار ناتوە ناوەڵا ئەمە لە سایت ینی مهندسە کە بستە ئیسلامی هەر شتێک هەرنێسێک لە بەسی ئەو سەرمادارانی ئەم بەرنامە بینن ئەڵێن وڵا ئەگەر بە پێ ئەم ستانداردانە بێ کە ڕنج باسیەکە بەڕاستی هەتانیوە ڕۆبێ خەریکی قایش بن دوایش ساڵان سەعات چوارەوە ڕۆینەوە نەخێر ینی هەر کرێکارە کە دێتە ئیش سبەینان تۆڵبۆکسۆکەیە تۆڵبۆکسۆکی خۆی وەردەگری سبەینان چنەوە هەرنێسەکەی دەبەستێتن حەسب ئەو کە سبەینەکەی کو دەبەستی تەواو ینی هیچ پێویست ناکەوە ئێستا من بەرنامەکەم تەواو بوو تو هەرنەوە بەس ئەوە نوێ بوو هەتا نەسبمان کرد کاک نوێ بوو هەتا نەسب کرا هەتای منیشە پرسیارە زۆر وانە ئەزانی من هەموو ئەم شتانەی کە خۆم فێرێ بم دوای کە ئاوا نایبینم لە شوێنان دوای خەفەتی پێخۆم بەڵێ وەڵی ئیدی ژیانی خەرک ینی ئەوەی سە تۆ سەلامەتی ئینشاءڵڵا حالەتی ئەو بەسەرکەتن لۆ ئەسکەلەی ئادەی بە قاچی چەپ سەرکەوی باشە یا ڕاستیا ئەو شتانە گرنگ نییە قاچی ڕاست چونکە بە خۆم ڕاستەوانم بەڵام پێشتر ئەوانە دەبی جێگیر کێنێمە دەی من ئەوە بۆ جێگیرەکەم شکلان ئەبی سێ دانە بەسە کورە دا ئەوەی تریان بۆ چێتی ناکرێت لە بە بەڵانسی ئەوە ڕێکلەشی خۆتە زانیەوە بیست ئەوانە ئەڵێ سیانی بەستراوە بۆ چێتی بەس ئافریم تۆ بە قسەی منە نەکرد ئادەی بزانم چۆن سەردەکەوی فەرموو وەکو بەستانی هارنێسەکەمان جوان بەستوتانە پەیژەکە بەم زۆرە هەتا سەرەوە بەسەر دەکەوین ینی تا سەری سەر هەتا سەرەوە ئەوە یەکەکە لە چۆیسەکانمان چۆیسی باشە تۆزێ بیترازێنە ئەگەر دوور بە بترازێ بزانم چۆن ئەوەستیتەوە خۆت مەخە بەس خۆت وەرە خوارێ با ئەمە بتگرێ بەم جۆرە دەتگرێ و کەوتن ڕوونا کەوتن ڕوونا دەبێت ئینشاءڵڵا قەت نەتان بینم بکەون و زۆر سوپاسانەکەم یاخوا بەخێر بن ئێوەش بەست خوا ئەمە مامەسا نەزمی لە سەدا چەنی پرۆژەکانی وەکو حکوومەت لێتانە پرسم لە سەدا چەنی پرۆژەکانی کوردستان ئەمەی تێدا ئەم مەرج و ڕێنماییانە زۆر کەم زۆر کەم زۆر کەم ئاخر بەس پێ دوانیە ئەمە بەشێکی لە هەموو دنیادا حکوومەت کولتور دروستەکە و حکوومەت و دەسەڵات و یاسا کولتور دروستەکە فەرهەنگ دروست دەکا عەقڵیەت دەگۆڕێ وەنیە فەرهەنگسازی دەکا نیشتیمانسازی دەکا ئەمە شتێکی ئەوە قورسە بۆ وەزارەت کە بیکا بە مەرج کە ڕێنمایەکان بچێتە ناو سپیسفیک و وردەکاریەوە ئەوە نەزەحمەتە ناوەڵە کرایتە مەرج بەس جێبەجێ نەکراوە کرایتە مەرج وەکو مەرج هەیە بەڵام جێبەجێکردن بە چییە چێ لەسەر وەرەقە بە چییە شەکە لەوەیە کاک ڕەنج بەخود ئەگەر باسییان بابەتە بکەین بەڕاستی ئەمە جەوهەری ئیشی وەزارەتی کار و هەموو وەزارەتەکانی دیکەی حکوومەتی هەرێمە ئەوەی بەڕاستی ئەمە تۆژانەری وەزارەتی کاری بەتاکێت ئەمە پاراستنی یانی کەسەکەی باشە لێرە موچەی ئەوە وەرەگرم بەرنمەکەم بە ڕێکوپێکی و پاکی و دڵسۆزی بکەم وە تۆش ئێوەش مانانیش موچەی ئەوە وەرەگرن وەزیرتانەیە کارمەندتانەیە کرێکارتانەیە ئەندازیارتان هەیە یعنی ئێوە نابینن هەواڵەکان نابینن چەند کرێکارەمرێ بەس ئەم ماوەیە چەند هەواڵی ناخۆشەویست زۆرە بینی ڕاستی زۆر جێبیستە بین تەبان ئەمە لە عێراق بە شێوەیەکی عام و لە هەرێمیش بە
تایبەتی لە پاش هەتا 2003 شتێک نەبوو بەناوی وەزارەتی کار. وەزارەتی کار بەشێک بوو لە وەزارەتی تەندروستی و ناحکوومەتی هەرێم تا 20 ساڵە هەمانە. لە پاش ئەگەر عەرزتیام لە پاش 2007 ئەم بەشە تەبعاً هەتا 2007 هەم بەشێک بوو لە وەزارەتی تەندروستی. لە 2007 بە بڕیارێکی حکوومەتی هەرێم ئەم بەشە گواسترایەوە سەر وەزارەتی کاروباری کومەلایەتی بەچە بە مەرجەکان بڕیارێکە تاکەوە ئێستاش لە بیرمە بە گواستنەوەی هەموو ستافی بەشەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی لە هەرێم بوو سەر وەزارەتی کار، هەموو کەلوپەلەکانی ئەم بەشە، هەموو ئۆتۆمبیلەکانی ئەم بەشە و هەموو پێداویستەکانی تر یعنی لە ئەوراق و لە هۆبەیە لایەوە بەێ چۆن ئەبێ ڕۆحی خەڵک هۆبە بێ بەش هەیە ڕبعی ئەوە پێویست نییە بەش بێ. جا ئەگەر عەرزت بکەم تەبعاً لە هیچ شتێک نەگواسترایەوە تەنها یعنی هەر هیچ شتێک نەگواسترایەوە تەنها بۆ ماوەی 6 مانگ 3 کارمەندی وەزارەتی تەندروستی تەنسیب کرانە دیوانی وەزارەتی کار. هیچ شتێک نەگواسترایەوە. جاوە خەتای ئێوەیە بۆ قبوڵەکەن. طبعا لەوانەیە کەم تەرخەمێکە بەشێکی لەمە بوویتن چونکە بەڕاستی دە بە وەزارەتی کار ئەو کات قبولی نەکردووە. ئێستا مەسەڵەن بۆچی ئیشی مامەسای خۆشەویست من بە تەنیا مەبەستم شخصی تۆ نییە قسە ناکەم مەبەستم هەر هەموویەتی لە گەورە و گچکە. ئیشی حکوومەت سەرخۆشیە یا ئیشی حکوومەت ئەوەی قوربانی کەم کاتەوە قوربانی کەم کاتەوە. ئەی باشە ئەمە شتێکی ئەوەندە زەحمەتە ئیشێکی ئەوەندە زەحمەتە کتاب بکەی بۆ پەروەزخانی برایم خەلیل باشماخ بڵێ ئەمە ببینم لە بازاڕا قوبوڵی ناکەم ئەوە زەحمەتە بەتاکیدنا کڵاوی سەلامەتی سەلامەت نییە حەبلە لە خۆیەوە قرتیاڵی پلیتەی چرایە زنجیرەکان بە کەڵکی خۆبەستنەوە نایەن یا قورسە یا کوواڵەتی نزمە ئەمە شتێکی بریا داینەوە بە گەر زۆر بە کەلکیش ناوێت بە مشکلەکەرەوەیە ئەسنان لەوانەیە بەعزەی خەوانکار هەردای نانێت طبعاً بۆ لە بەریتانیاش ئاوا بووی بچێتە سەر حکوومەت چاوی لە پۆشێت و هیچ مثلەن بیمەیەک نەبێت و ڕۆحی کرێکارەوە نەهەرزان بێ بەخۆ لە ئەڵمانیاش داینانە ئێستا ئێوە لێی نەپرسن 4 کۆمپانیا سزانەیەن 4 دەوڵەمەند نەڵێن ئەمە لە مەشروعەکە مەسەڵ مەشروع هەیە تاوەکو ئێستا چەند کەسی تێدا مردووە هێشتا هەر ئەرزی تازەیەنە هێشتا هەر حەوافزەیەنە هێشتا هەر پێڵەن گەورە سەرمایهدار کاکە گەورەی چی گەورە سەرمایهدار ئەوەیە کە حسابی ڕۆحی خەڵک بکە وەنیە بەتاکید ئەوەیە طبعاً هەتا ئێستا هیچ هوبەیەکی تەندروستی و سەلامەتی پیشەی لە وەزارەتی کاروباری کومەلاتی یەک مهندسیشی تێدانە و معلوماتی جەنابەتە یەک مهندسی تێدانە طبعاً ئێستا جەنابی سەرۆکی حکوومەت فەرمانگەی هەماهەنگی و بە دوواداچوونی ڕاست پاردووە کە دەبێتن ئەم هۆبەیە نەمینێ وەکو هوبە دەبێ ئەم بەشە ئەکتیڤ بکرێ لەبەرەوەی پاراستنی گیانی کرێکارەکە ئەمە ئەم ڕۆژ قسەم لەگەڵ فەرمانگە کرد کە گوتی ئێمە بەڕاستی لەگەر خەتین لەسەر لەگەر هەموو وەزارەتەکان کەی کتابتان بۆ هاتووە و بۆ تا ئێستا جێبەجێ نەکراوە نه ئەمە دەبی فەرمانگەی هەماهەنگی بکاتن لەگەڵ هەموو وەزارەتەکان بەڕاستی ئیش بکات چونکە ئەمە ئیش بەڕاستی بەتەنێ ئیشی وەزارەتی کاروباری کومەلاتی نییە یعنی وەزارەتێکی گەورە و گران 3 کارمەندی سەلامەتی هەیە هەولێر 3 هەیە سلەیمانی 3 هەیە دوی هەیە بەسەراحەت بێنەوە گەرمیان 2 هەیە سۆران 4 کەسی لێیە زاخۆش 2 کەسی لێیە کارمەندتان هەیە لە هەموو وەزارەت لە هەموو وەزارەت 1000 قسو کارمەندمان هەیە لە بەس مدیری عامەی نێزیکی 80 و کەسر کارمەندمان هەیە وەزارەت هەموو وەزارەت زۆرە بەس وەکو بەشی تەندروستی و سەلامەتی پیشەی بەڕاستی میلاکی بەو شێوەیە ماعلم سیارەش هیچی نییە بەڕاستی بەشەکە کاکە بە خۆتان نەتان بێ فەرزی بکەن مەشروعەکان هەیان بێ مۆزەفانە دەوراتە بینن لەسەر دەورات دەبینن بەس مامۆستا ئێستا تو لە هەولێر پایتەختێکی وەکو هەولێر کە ئەو گەورەیە بەخوا بینێ بە لێژنەیەکی 3 کەسی تو چۆن نەتوانێ متابعای جێبەجێکردنی ئەم بەشە بکەیت ناکرێ بەسەراحەت یعنی ئەگەر خاوەنکار خۆی و ویژدانی خۆی ئەزانی چی نەبێت بە یاساکە ناتوانێت بەڕاستی ئەگەر سندیکا بێت بە دوواداچوونەکات ئەگەر سندیکا بێ یعنی هەموو ڕۆژێک کۆنگرەی ڕۆژنامەنووسیەکە کرێکارەکان وشیارەکاتەوە ئەو هەلوو مەرجە قوبوڵ ناکە ئەمە بۆ نیشتیمانەکەیە ئەمە بۆ ڕۆحی خەڵکەکەیە کوردایەتی ئەم شتانەیە کوردایەتی وتنی ئەی ڕەقیب نییە بە دەنگی گەڕ وانە بەس نازانم کاک عوسمان یعنی بۆچی ئەمە قوبوڵەکرێ نازانم مەمەستا بۆچی ئەمە قوبوڵەکرێ کەواتە لە لای ئێوەش بەس بۆ ئابوونەوەیە ڕۆح ئابوونەیە ڕۆحی کرێکار لای ئێوەش هەر هەرزانە واناکە ئەمە
نتیجە لما وڵات تقییمات تەوزیحێک بدەم عفەن کاک نەزمی باسی کرد باسی کەم و کوڕیەکانی کرد ئێمە جیهەتی تەنفیزی نینە ئێمە لە سندیکای کرێکاران لە خزمەتی کرێکاران داینە بەڵام ئەمە ئەگەر بەرچاوڕوونیەکمان هەبێ بەڕاستی ئاماری خەتەرناک هەبووینە لە کوردستان ئەگەر ئێستا من ئامارەکان بخوێنمەوە هەروەڵا بزانین چەند کەس بووە بە قوربانی لە 2016ەوە 62 کەس بە پێکانی بە ڕووداوی کار جانیان لەدەستداوە لە 2017 16 کەس لە 2018 25 کەس لە 2019 38 کەس لە 2020 35 کەس لە 2021 37 کەس لە 2022 41 کەس لەم 6 مانگە 27 کەس ئەمە 6 مانگە 27 کەس گیانی لەدەستداوە 7 کەس گیانی لەدەستداوە ئەمە هەمووی تۆمار کراوە یا خەڵکی شەیە 281 کەس بەم چەند ساڵە 281 کەس گیانی ئەی لەدەست چەند ئەماری کەس خەتەرناکە ئیفلیج بووە ئەمە حاڵەتانە کە سندیکای کرێکاران تۆماری کرد یعنی هەمووی نییە ئەم ئەتوانم بڵێم هەمووی نییە چونکە ئاماری جیاواز سێ لە لایەن وەزارەتی کارەوە کە کەمترە لە ئێمە و بەخۆ تەزانی لە کوردستان هەندێک شتێ بە سوڵحی عەشایری چارەسەرەکرێ پەنا نابەنە بەر دادگا و بە تۆماری کۆچکردوانەوانەی لە کاتی باشە وەکو سندیکا یەک ڕۆژ بڵێ هەڵوێستێکتان وەرگردژی ئەم هەموو ئەشیا عادیەی لە کوردستانە نایبینن لە 1999 ئێمە بەرنامەی لە سەرەکەین و پیشانی ئێوەیەین بەرنامەی ئێمە چ کاریگەریەکێ بێگەریەوە بە داداچوون نەکەن ئەگەر لایەنی تەنفیزی متابعە نەکات وانە کاکەڕەن زووتر ئەم بەرنامەیزدان کردبووە 20 ساڵی ڕێکە بە حکوومەت و بە خەڵکو بە ئێواڵین ئەو ئەشیانە نابێ قوبڵ بکرێ ئەو کڵاوە درۆیە هەیکەلی کڵاوە لە ڕێخوا لای ئێمەش قبول کراونی ئەوەی کاک نەزمی گوتی کە فەرمانبەرانی سەلامیان کەمان سندیکا لە دنیادا حیزب لێ ترسێ لە وڵاتی ئێمە تحیە بۆ حیزبەکە طبعا وای لەدێ با من هەندێک تەوزیح بدەم کاکە نەزمە جالێکمان بدێ کاکە نەزمی باسی کرد کە ئەو کەم و کوڕیانە هەیە لە ڕووی ئیدارەوە لە ڕووی کەمی فەرمانبەرانەوە ئێمەش چەندین جار داوامان کردووە کە ناکرێ بەشێک لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەبێ بە ناوی بەش تەندروستی و سەلامەتی پیشەیی لە سنووری پارێزگاکان و بەڕێوەبەرایەتەکانی تر هۆ بە هەبێ لە سنووری پارێزگا هەولێر کە دانیشتوانەکەی لە 1.5 میلیۆن زیاترە بە 3 کەس ئیدارە نادرێت باش ئەمە حکوومەتەوە حاڵەتی نەزمی باسی ئەی پرۆژەکان ئەمە ئیشی وەزارەتێک نییە ئەگەر ئێستا من بخوێنمەوە 6 قانون لای منە تۆمارم کردووە کە سەرجەم ئەو ڕێنمای و یاسانانی خەڵکیە وڵاتە بۆ ڕێزی یاسا ناگرێت یاسا هەر لەسەر وەرەقەیە برای من ئێوە وەکو سندیکا بۆ قوبوڵەکەن ئەوەی کە لەسەر وەرەقان نووسرێت تەنفیز نەکرێت ئێمە ئەتوانین ئێمە وتم ئێمە جیهەت تەنفیزی نینە ئەوەی ئێمە داوامان کردووە بکرێتە شارن کاکڕەنج بکرێتە سنتەرێکی نیشتیمانی وەکو ئەوەی بەغا باشە پرسیارە تۆ ناتوانی قانونی بیمە ئاکتیف بکەی پارەی کرێکار بگێڕیتەوە وا ناتوانی فشار بکەی بۆ ئەوەی کە مەرجەکانی تونند و تۆڵی و سەلامەتی لە هەموو پرۆژە حکومی و ناحکومیەکانە جێبەجێ بکرێ ئەی سندیکای چیتر کاکەڕەنج ئێمە پاش ئەم ناوبڕا بینەرانی بەڕێز سندیکایە ناتوانێت فشار بکە سندیکایە بەس تەنیا ئیشی سەرخۆشی بێت ئیتر وڵات چاکە بێت بە فشار بۆ قوربانیەکان تەبەن هەمومان سەری ڕێزیان بۆ دانەوێنین بەڵام ئەوان سەری ڕێزیان ناوێت ئەوان یانەوێ نەبن بە قوربانی و ئەگەر دوور بە هەلومەرجێکی ناجۆراتە پێشەوە کەس و کار و مناڵەکانیان لەناو ئەم کەلاوەیە بەجێ نەهێڵڕێ بە تەنیا چەند کەس هەیە مناڵی بێباوک کە باوکی لە ئیشە گیانی لەدەستداوە نا کەسە چێبەلایە چەند کەس هەیە قاچ و دەستی قرتانە ئەتوانێت ئیش بکە خەڵکێ لە وڵاتی ترەوە هاتووە بۆ ئەم هەرێمی کوردستانە ئیشەکە لێرە بووە بە قوربانی کەس ئاوڕی لە نایەتەوە خەڵکی ناوخۆ سندیکا بەهانایەوە نەیە حکوومەت بەهانایەوە نەیە خەڵکی دەرێژ بەهانایەوە نەیە ئیتر بازاڕی کار چۆنە بوژێتەوە و ئیتر ئیشی چی پاژەم ناو ڕەبزانین وەڵام بەڵێ بەرەزان جارێکتر سڵاوتان لەبێت هەستەکەی غەدرم لە سندیکا کردووە یا کەمم وتووە
دەستەکەم غەدرت کردووە کاکە لەبەرەوەی ئەمە ئیشی سندیکان نییە بەتەنیە ئیشی وەزارەت نییە بەتەن ئیشی وەزارەتێک نییە ئیشی تەواوی تاکەکانی کۆمەلگایە ئەگەر ئەم بێم با سیاساکان بکەم ئەوانەی تایبەتن بە تەندروستی و سەلامەتی پیشەیی وتم 6 یاسا و ڕێنمایی و بڕیار هەنە یعنی ئێستا مەسەلەن ئەگەر بێم باسی ئەمە بکەم ئەمە یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی ئەیگرێتەوە یاسای سەحل عامە یعنی تەندروستی گشتی جێبەجێ نەکرا تۆ هەر ییت مەسەلەن ئەڵێ ئەمە جێبەجێ ناکرێ ئەبێ فشار بکەی جێبەجێ بکرێ بڵێ ئەمن ئێستا باسەکەم مکافحەت تەدخین یاسایەکەی ئەمەش تەندروستی و سەلامەتی پیشەیە لە کات لە شوێنی کارکردن لە هەر شوێنێک بێ باش ئەمە لەسەر سندیکا یان خۆت لەسەر تەواوی تاکانی کۆمەلگایەکە لەسەر هەموویەتی باوەڕم ئێمە لە تواناماندا بۆ کردومان یەک پرسیارت لێ یەکەم چەند وەستای ئەم وڵاتە ئەو قایشەی کردوتە پشتی کە ئێستا پیشانممە ئەوەی کە لە دەقاتێکە ئیشەکە ئەیبینی لە پشتیان کەرەنس من ناڵێم کە مکریمان هەیە من ئەڵێم بە دوو کەس دەشاری هەولێر ناڵم من ئەڵێم شتێکم پێ بڵێ کەم و کورتی نەبێ تۆڵی ناڵم کەم و کورتیمانە شتێک نییە بە ناوی سەلامەتی ئەو باڵەکەی هەمووی ماوێ سەر ئێمە ئەم نەڵێم کەم و کوڕی هەیە بەس کەم و کوڕیەکە لەسەر هەمومانە ئەوان ئەوە بەدەمی خۆی ئەڵێم ئێمە هیچمان نەکردووە حکوومەت ئەڵێ من نەسارم هەیە بەشێکی ڕقوتەقیان گواستۆتەوە مەسەلەن سندیکا یا با نەبێ یا ئەگەر هەیە کولتور دروستکە فەرهەنگ دروست بکە سەقافەت بڵاو بکاتەوە هەموو ڕۆژەیە خەی موزیعەکان بگرێ بڵێ قسەی تازەمان هەیە کۆنگری ڕۆژنامە نووسی بکە ئەمە ئیشیەوەی خۆ من ناڵێم ئەبێ حکوومەت سندیکا دروستی بکە من کولانەی مریشکێکیشم پێ ناڕوخێ خۆ من ناڵم بڕۆ حکوومەت بڕوخێنە ئەبێ حکوومەت دروست بکەی ئەبێ دڵسۆزبی بۆ حکوومەت هەمومان ئەبێ وابین ئەو نایکە پارەی پێنیە یان پسپۆڕی لەلانیا تۆ ئەبێ فشار دروست بکەی براکەم بەلای سەرجادەیە کاڕۆی هەم من خۆم بینیومە با پێ بڵم من خۆم ژنی ئیشکەرم بینیەوە لە ناو پرۆژەی نیشتە جێبوو نایشی بۆ ماڵان کردووە حەزەکەم زانی ئەمەنی دەرهێناوەتە دەرەوە شوشا ئەسڕێ بۆ عیلەکە تێگەی یەک ترازانی پێی بەسە بۆ ئەوی هەلا هەلا ببێ کاکەڕەنج مەسلەی تەندروستی و سەلامەتی پیشەیی ئەمە زۆر بواری فراوان نەگرێتەوە مەسەلەن مەترسی چیمیاوی هەیە مەترسی فیزیاوی هەیە مەترسی کارەبایی هەیە مەترسی میکانیکی هەیە مەترسی تەندروستی هەیە ئەمان هەموو پێویستیان بەڵام زۆر لەوە ریلاکسترن کە ئەم هەموو مەترسی هەیە لە وڵاتە ئەمە پسپۆرمان نییە مشکلەکە ئەوەیە چارەسەر ئەبێ ئێمە وەکو ئەمن ئەوەی وتم ئێمەش داوامان کردە لە پرۆژە یاسای کاری شەروە بکرێتە سنتەرێکی نیشتیمانی بۆ تەندروستی و سەلامەتی پیشەیی بۆ ئەوی هەموو لە هەموو ڕوانگەیەکۆ سەیری تەندروستی و سەلامەتی پیشەی بکەین نەکرد تەنیان لە ڕوانگەیەکەوە ئەبێ خەڵکی پسپۆردا بمەزرێنین لەم سنتەرە ئەبێ مختبەرمان هەبێ تاقیگەمان بەرنامەیە پیر بووم هەر کەسێکێنم هەرڵێ ئەبێ بیکەین بەس ئێمە جهت تەنفیزی نینە کاکەڕەنج ینی ئێمە چی بکەین ئێمە ئەتوانین داوا قوربانە بە من هەتا سێ پرسیارم کردووە بەڵام بۆ نەو کردووە ئەڵێم بۆ ئەیبینی نییە و بۆ فشار ناکەی بەڵێ فشار کردو ئەلفوبی یا من هیچ لە کاری مجتمعی مەدەنی و سندیکایی نازانم لێ زانیت نا ئەگەر لێم بزانایە مەسەلەن ئەوەندە دووبارەم ناکردەوە باشە ئیشی سندیکا فشار نییە چەند ساڵە هەر بووە بە نازناوەکەت ئەوەندە لە ناو ئەم مەجالەیە کارت کردووە من داوای فشارم کردووە بۆ ئەوی کولتور دروست بکەین ئەمە داواکاریەکی قورسە ناداواکارێکی قوزنی بەزەگەر ئیجازەم بێ چەند دقیقەیەک لەسەر مەسەلەی سەلامەتی مەسەلەی سەلامەتی تەندروستی پیشەیی مەسلەیەکی فراوانە بەشێکی گرنگە لە ناو پرۆسەی کارە پرۆسەی کار و ئابووری و ئاوادانکردنەوە و بەرزبوونەوەی ئابووری ناچێتە پێشەوە پرۆسەی کار تەواو نابێ ئیلا بێ سەلامەتی تەندروستی و پیشەیی هەیە لێرە جامعی ئەمە بڵێم سەلامەتی چی پێویستە یاسای پێویستە لێرە یاسایەکی تایبەت نیە بە سەلامەتی ئەمە کە حکوومەت دەی بە پرسیارە بە دەرەجە یەکەم و پەرلەمان دوو ڕێنمایی هەیە ژمارە 22 بەس ڕێنمایەکان وەکو پێویستە سێ پێداویستیەکان ڕۆژێک حاضر کرا ببرێتە پەرلەمان لەوەبی بۆ بکرێ یارمەتیم بە ئەو پرسیاری ئەخیری کە تۆ توی لەسەر مەسەلەی فشار و سندیکا بە دڵنیایەوە جواب تێمەوە پێداویستی پێویستە وشیاری پێویستە ڕاهێنانی کرێکار و کارمەندی پێویستە چاودێری وردی پێویستە ئەنجا سزادانیش لەبەرەوە مەسئولیەتی ئەوەی کە سەلامەتی لە کوردستانە لە ئاستێکی زۆر نزمایە حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەی یەکەم خاوەنکار و کۆمپانیاکان بە دەرەجەی یەکەم لەگەڵ ئەوانە اینجا کرێکاران سندیکاکان ڕێکخراوی مەدەنی مجتەمع نەخێر هەموو فەردێکی مجتەمع بە تەقدیری من مەسئولێنەوە کابرایەک مامۆسایە لە زانکۆیەک ئیشی خۆی ینی پەیوەندی چێ بەوە حماڵێک لە ماڵی خۆی شەکە هەموو فەردێکی مجتەمع نییە بەڵام حکوومەتی هەرێم
و خاوەنکار مەسوولە ئەمە من نایڵێم ئەمە ئەم قانون نایڵێت تۆڵی قانون نییە ئەدەنا قانونی سەلامەتی نییە لەنە قانونی نیە تایبەت بێ بە سەلامەتی بەڵام بەشێکەیە لە مادەی 107 تا 113 تایبەتە بە سەلامەتی ڕێنمایی پێدەرچووە ڕێنمایی بژمارە 22 گشتێنراوە جێبەجێکرا تا حدێکی یەکجار کەم لە هەندێک لە کۆمپانیاکان ناتوانم بڵم چووکە ڕەنگە لە کۆمپانیایەک نیسبەتی لە 180 جێبەجێ بێ لە کۆمپانیای لە 120 جێبەجێ نەبێ بەڵام کۆمپانیانە چەندین جار لێی قەوماوە کرێکاری مردووە دوای عاقڵ نەبووە دوای کرێکاری تریشی بێگومان نەک عاقڵ نەبووە لەبەری حکوومەت سزای نەداوە من دە ڕۆژ لەمەوە پێش پرۆژەیەک سێ کرێکار کەوتنە خوارەوە لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکە لەوێ داوام کرد ئەم پرۆژەیە پێویستە لەسەر ئاستی کوردستان بە نوێنەری شارەوانی ئەندازیاری سەلامەتی زمانی اجتیماعی سندیکای کرێکاران لیژنەی تایبەتی بۆ دروست نەکرا من وەزیری کار بم یان من لیژنەی کار و کاروباری کۆمەڵایەتی لە پەرلەمان ئەو پرۆژەی ڕاگرم ئەمە یەک دوو کاک ڕەنج لە چی حکومە مەسوولە ئیجازە ئەدا بە پرۆژەکانی بیناسازی و پیشسازی پێشەوەی هێشتا مەرجەکانی جێبەجێ کردبێ پێشەوەی تۆڵی کرد مەسەلەی کڵاو کاکە کڵاو بەپێی ئەم کتێبە کە دەرچووە یەکەمی کتێبە سەلامەتی ڕێبەری سەلامەتی و تەندروستی کە کۆمپانیایەک 6 مهندس کردوێتی ئێمە پێداچوونەوەمان بۆ کردووە 8 کڵاو هەیە کڵاوەیە بۆ دژی سووتان کڵاوەیە بۆ دژی ئاسن کڵاوەیە بۆ میوان کڵاوەیە بۆ بەڕێوەبەر کە لە ژوورەکەی خۆی شەکات جیاوازەوە بەس بجەڕێت چێتە حەوشە و باخەکە مثلەن پەیژە ئەو پەیژەی بەڕێزت باسی کردی 11 نوع پەیژە هەیە پەیژەی تەختەیە ئاسنەیە کانزایە پەیژە هەیە ئەمانە هەموو هیچی لەسکە بۆیە ئەڵم لە هیچ پرۆژەیەکە لە 100 جێبەجێ نابێت کێ بەرپرسیارە و بەرپرسیارەتی سندیکاتی یەکەم حکوومەت بەرپرسیارە ئەوە کاگنزمی باشترین قسەی کرد کاڵێمە کەمترین کارمەدمان لە بەشی سەلامەتیە و چەند ساڵانمان باس کردو فەرموو با لە هەموو پارێزگایەکە بەڕێوەبەرایەتێکی سەلامەتی و تەندروستیە بێ بەڕێوەبەرایەتی ڕایەنانی پیشەیی هەیە بەڵام کەمترین ئیمکانەتی لەبەردەستایە ئەسە بودجەی حکوومەتی عێراقی کە دانراوە بڕۆ بزانە چەند دانراوە بە سەحا چەند دانراوە بە سەلامەتی چەند دانراوە بە هێزە ئەمنیەکان لە کوردستانی شەهروایە اینجا لیژنەی پەرلەمانی پاشان سندیکاش بە بڕوای من بەرپرسیارەتێکەوێتە ئەستۆی ئێمە لە سندیکاکانی کرێکاران ناڵم کارمان نەکردو مزاهرە یاداشت ئیمزا کۆنگرە ڕۆژنامەسی بەڵام ڕاستیکەی وەکو پێویست نەبووین پێویستە لیژ سندیکاکانی کرێکاران لە کوردستانە لە ئاستی زیاتر بن چونکە پارەیەکە لیژنەکانی زەڕیبە خۆیەکە بە هەموو شوێنێکا بەڵام لیژنەکان بۆ سەلامەتی ئەبینی ئاجدی بن لیژنەی سەلامەتیەکان ڕۆن بەڵام لیژنەی سەلامەتیەکان لە کوردستانە یەکجار کەمە لە چاو ئەو هەموو دەیان هەزار کۆمپانیایی کە هەیە ئەمە یەکەم دووەم من باسی سندیکای کرێکارانی بیناسازیەکەم لە سلێمانیە بە بەڵگەوە پێتانەڵم و تەحەداژەکەم پێم خۆش نییەم کللیمە بەکارێنم یەک کۆمپانیای ئەوانەی پێوتێ گروپی کۆمپانیای فلان ئەلف باجیم یەک کۆمپانیای گەورە نیە لە پارێزگای سلێمانیا لە ڕێی ئێمەوە یا لە ڕێی بەڕێوەبەرایەتەکانی کارەوە یا لە ڕێی خانەوادەکانی کرێکارانەوە کە ئێمە ڕێنماییمان کردوون نەدراوێ بە دادگا لەسەر مەسەلەی پرۆژەی کار لەسەر مەسەلەی نەبووی سەلامەتی بەشێکی ئەنجامی هەیە بۆ بەشێکی لە ئەنجامی ئەوە خاوەن کارەکە ناچارە بووە تۆ خەرەبووی وەرگرتۆ بۆ کرێکارەکە دووەم ئێمە کە کۆنگرێ ڕۆژنامە نووسیەکەین بۆ چیمانە بە بەسمان یەکەم دیکۆمنتکردنی ئەو جەریمەیە چکە بەپێی قانونەوە تاوانە هەرکەم تەقسیری عمل نییە لەک لە قانونی کارە لە قانونی عقوباتی عێراقیە لە یەک کرێکار زیاتر لە یەک ئینسان زیاتر بێ بە دوان نووسیان بمرێ لە پرۆژەیەکە یا لە قەتڵێکە یا لە قەزێکە عەمدی بێن غێر عەمدی بێ ئەم بە تەقسیری عمل بێ بە قەتڵی جەماعی حسابە ئەزانی بەشێکی شەریکاتی پرۆفێشناڵی جیهانی بۆ نایەنە کوردستان لەبەر مەسەلەی سەیفتیە چونکە سەیفتی پارەی زۆر تێ من حەزەکەم لێرە ئامادەنین بۆ سەیفتی یەکێک لە شتەکان بڵێم لە کوردستانە ئەحسایە کرایەکی لە کۆمپانیەکان کردی کە سەیفتی پرۆژەکان لە سەدا چەنی سەیفتی تایە چەنی لە سەدا 2 بۆ 3 بوو جاوە کارە ساتە لە سەدا 2 بۆ 3 ئەمە کۆمپانیایەکی ڕسمی کردوێتی مامەسا نەزمی ئاگاتان لەو ڕقەمانەیە کۆمپانیایەکی ڕسمی کردوێتی مهندس کردوێتی ڕۆیشتون نێودەوڵەتیشە حەز ناکەم ناوی کۆمپانیا شوێنەکە بەرم لەبەر مەسئولیەتی قانونی بەڵام موجودە کۆمپانیاکە هەیە یەک نقطەمەی بڵێم بەڵام ئێمە وەکو سندیکای کرێکارانی بیناسازی بۆ کۆنگرێ ڕۆژنامە نووسی یەکەم ئەمانەوەی خاوەنکار تەوعیە بکەین لەسەر زیانەکانی نەبوونی سەلامەتی کاکە نەبوونی سەلامەتی بەس تەنیاوە نییە لە ڕووی ئینسانی و ئینسان گیان لە دەزەیە دوو لە ڕووی ئەرکی حکوومەت زیاترەکە ئەبێ ئیسعاف مەشغوڵ بێ بە شورتە مەشغوڵ بێ ئەنجا خاوەنکار لە ڕووی ئابوودیەوە زەرەکە چۆن کە پرۆژەیەگە ڕۆخەیە ئەو پارەی ڕۆی
ئەبێ پاشی کاتەوە پارێکی تر شەریکەیەک کابرایەک بینایەک دروستەکە کۆنتراکتێکەکە لەگەڵ شەریکەیەک ئەی تو زێت بۆی تەواو بکە کابرا ئەبێ کە ئیمزاکە ئەم پرۆژەیە کابێ مەرجەکانی سەلامەتی هەبێ چەندین کەسێ بۆ بە قوربانی حیای چووە هیچ ڕەبتێکی بەوە نییە کۆمپانیاکە مەسوولە نەک خاوەنی بیناکە یەکێک لە مشکلەکان چێگاڕنج وەزارەتی کار و وەزارەتی پلاندانان و قایم قامێتەکان و شوێنەکان فەندێن بە کۆمپانیایەکی ڕئیسی پرۆژەیەکی گەورەیە ێنێ هەژدە بینایە یەکی سی قاتە پرۆژەکە چێشتە ئەساسیەکی بەسیط خۆی کە ئەوی تریا بەدەستی دوو بەدەستی سێ بەدەستی چوار عەقدێکیشی پێی میزاکەڵە سەلامەتی کرێکا لەسەر تۆیە کابرا ئەسڵەن نەنووسینگەی هەیە نە کۆمپانیای هەیە کابراایەکی احترامن ئەزمموی کارکردن و خوێنەواری زانستی کەمە کاکابێ وەزارەتی کارەمە ڕابگرێ شەریکەی ئەساسی پرۆژەی وەرگر ئەبێ کۆمپانیای سانەویەکانی ئیجازەی هەبێت و کۆمپانیا سانەویەکانی ئەبێ مولزەم کە مەسئولێتی قانونی بخاتە سەری کە بێ پێداویستەکانی سەلامەتی ئەزانی ئەبێ کواڵەتی کەرەسەی سەیفتی کۆمپانیاکانیش هەمووی تۆمار بکرێ لە لای حکوومەت لە کڵاوە هەتاوەکو پەیژە هەتاوەکو چ جۆرە پەیژەیە بۆ کارەبا بێ چی بۆ لە بغەبێت چ جۆرە ئەسکەلەیەکە هەموو شتێ بێ کۆدی بۆ دروست بکرێ ئەرێ کۆلێژی ئەندازیاری هەبیانە بێ لەم جۆرە وڵاتانەیە چییە؟ ئەگەر ئەمە حاڵی وڵاتەکە بێت سەرەتا باسی شتێک کرد باسی بە کللتورکردنی سەلامەتیت کرد بەڵێ تەمەن ینی مال ئەسف لە وڵاتی ئێمەیە مۆزوعی سەلامەتی هەر نەبوو بە کللتور ینی خاوەن پرۆژە ئەبینی خۆی ئەچێتە سەر پرۆژەکە کڵاو لەسەر ناکە ینی تەنها مۆزوعەکە ئەوە نییە بڵین ئەهەمیەتی گیانی کرێکار حاشا بڵین ینی قیمەتی نییە مۆزوعەکە ئەوە نییە مۆزوعەکە ئەوەیە نەبووتە کللتور ئەمە چۆنە بێتە کللتور ئەبێ ناوەندە ئەکادیمیەکان لەگەڵ کەرتی خاص و لەگەڵ حکوومەت کە ئەو قوانین و یاسایانی دەری ئەکا بزانێت تا چەنە جێبەجێکراوە بە جدی متابعی بکە ئێستا ئێمە وەکو ئەندازیار وەکو بەشی ئەندازیاری شارستانی لای خۆمان لە زانکوتیشکی نێودەوڵەتی دەرسێکمان کردوەوە بە ناوی دەرسی سەیفتی بۆ ئێمە ئەمانوێ مۆندیسەکانمان کە تەخەڕوجی کرد لەسەر مەشروع ئەمە بکەنە قەزیە کە شارەزایی لەسەری هەبوو معلوماتی وەرگر لە سەردانی مەدانی پرۆژەکانتان کردووە مەرجی سەلامەتی چەنە و چییە و چۆنە سەردانی پرۆژەمان کردووە کە وەکو نمونە وەرمان کردووە کە مەرجی سەلامەتی تیانە بووە سەردانی پرۆژەشمان کردووە کە لە سەد بڵین مەرجی سەلامەتی جێبەجێ کردو و جێگەی دەستخۆشی لە سەدا چەندی وایە لە کوردستان لە کوردستانە احتیمالی ئێستا لە کوردستان ئەگەر لە سەد پرۆژە احتیمالی دانێکی وابێ دوانی وابێ بە خۆمانەی بینی ڕۆژانم بینا و مەشروعەکان هەڵەکە ئەیبینی لەوێ گەورەترین مەترسی چی بوو ئیشکردن لە بەرزایی ئیشکردن لە بەرزایی ئەو کەرەستەکان خراپ بوو کەرەستەکان خراپەنە ئیشکردن لە بەرزایی کابرا تۆ بە حسابی ئەوە بکەی ئەم کابرایە سەری گێژەخوا لە تابقی حەڤەیە دیوارێ دروست دەکات بلۆکێکی بەدەستەوەیە چیمەن تۆ مونە لە سەریەکدا ئەنێت ڕۆژێکی گەرم لەسەر سەرێتی معقول نییە خۆی نەبەستێتەوە بە قورعان خەڵکم بینیوە بە سەرجادە ڕۆیشتم ئاوام کردو سێرەکەم شتێکە جوڵێتەوە مرۆڤێکە لە بغەکە نازام چیەکە ئەجا ئێمە کاگڕنج یەک مۆزوع هەیە لێرە تەنها ئێمە باسی مۆزوعی بە گوێرەی ئۆشا ئەڵێ $1 ئەگەر لە سەلامەتیە سەرف بکەی خەرج بکەی ئەڵێ لە بەرامبەریا $5 بۆ گەڕێتەوە لە بەرامبەریا $5 مۆزوع چیە لێرە مۆزوع چیە لێرە ئێمە هەمیشە ئێمە ئەگەر ینی زۆربەی خاوەن پرۆژەکان لە چی سڵەکەنەوە ئەڵێن وڵاهی بودجەیەکی تایبەت تەرخانەکەین بۆ سەلامەتی ئەو بودجە زۆرە لای ئێمە یەکسەر لی دوورەکەونەوە مەرجی سەلامەتی ئێمالەکە آخر لەبەرەوەی ئەزانێتی بەڵێ بە نیەتی خۆیەتی یاسا فەرزی نەکردو و دیاریشی نەکردو بەڵام چیە لێرە ئەتۆ هەندێک جار عمل کاگرنج احتیاطاتی عمل بە قانون قسەکە خەمە سەرسەرم بەس نەسونەتە نەفەرزە کاکە احتیاطاتی عمل واجبە خاوەنکار پابند بێت پێ بەس ئەزانی چۆن ئەمە هەر کەلیمەیەک آخر کەلیمەکە آخر قانون هەر کەلیمەیە بەڵام آخر تۆ قانون کەوتە قانون ئەبێ بەدەداچوونی هەبێ و عقوبەش هەبێ لە پای نەکردنی تۆ نابێ بۆ وجدانی خەڵکی بەجێ بێڵی بڵێ کاکە من بە وجدانی خۆتان قانونەکە جێبەجێ بکەن شتیوانیە گەورەترین شت کە سەردانی پرۆژەکانەکەی چییە مامەسا نەبوونی سەیفتیە تێنەگەیشتن لە مانای سەیفتی ئەگە بگەڕێنەوە باسی کێشەکان بکەین بەڕای من کێشەکان زۆر گەورەترە لەوەی کە کوالیتی کڵاوێ یان پێیژەیەک کوالیتەکەی باشە یان خراپە مەفهومی سەیفتی لە ناو مجتەمەعیمە نییە یعنی ئەو تێگەیشتە نییە کەلتوری یعنی ئەو با بڵێین ئەو سەقافەتەی لە ناو خاوەن پرۆژەکان و ئەندازیاران و حکوومەت هەیە
تێنەگەیشتنێکی زۆر گەورە هەیە من بوونی من قەنەعاتم وایە هەمووی ئەیزانە بەڵام کە ئەگەر فەرز نەکرێت کاکە ڕەنج ئەگەر هاتوو ئەمن لەسەر ویژدانی من بەجێبێڵی ئەو سەیفتی جێبەجێ بکەم نایکە ویژدان نییە ئێستا لەسەر ویژدانە ئەمن پرۆژەمان هەبووە هەتا پرۆژەش تەواو بۆ یەک با بڵێن دائیرەی لایانی پەیوەندیدار کەس متابعەی ئەو پرۆژەی نەکردیوە لەلایەن سەیفتیەوە تا تەواو بووە کرێکار خۆی نەبەستایتەوە لایانی سەیفتی پژوێ خراوە سەبەبەکان زۆرن قوربانیش هەبووە قوربانی لەو پرۆژەی نەبووە بەس لە پرۆژەی تر بەڵێ قوربانی هەبووە و پرۆژەش بەردەوام بۆ پرۆژەکە تەواو کراوە بۆ لەبەر ئەوەی یەک خاوەن کارم لە بۆ بینەوە ئەگەر ئێستا خۆم بە خاوەن کار دادنێم ئەو سەقافەتەم نییە کە کرێکارێک هاتە لای من ئیش بکە یان ئەو ئەندازیارەی لە لای من ئیش دەکا پێی بڵێم تۆ سەلامەتی تۆ گرنگترە لە هەموو شتێ پێش ئەوەی ئەمن مناقەشەی پارەی لەگەڵ بکە مناقەشەی ئیشەکەی لەگەڵ بکە سەلامەتی ئەو کرێکارە لە هەموو شتێ گرنگترە خۆیەکشت ئەو سەقافەتەمان سەلامەتیەکەین یەک پرسیار لێ یەکەم بە ویژدانەوە چەنی ئاسانسوارەکان سەرخەرەکان مەسعەدەکان لیفتەکان مەرجی سەلامەتیان تیا لە ناو پرۆژەکانی کوردستانە چەنی هەر ئەسڵەن ئەکسپایر بووە ئەمەی کە ئەو گرێتەوە مۆزوعی زۆر گرنگە بەڕای من لە سە تا دەی پرۆژەکان لەوانەیە ئەو مەرجەی تێدابی لە سە تا نەوەتی ئەسڵەن ئەو شتەی هەر نازانن یعنی ستۆپەکانی زۆری ئەکسپایر نەبووە هەمووی ئەکسپایر بووە چونکە ئەو پەراشوتەی کە هەیتی ئەو ستۆپە ماوەی 3 ساڵ بەسەر دەچی دەبی لە پاش ئەو 3 ساڵە بگۆڕدرێ باشە یەک لە سەتانەوەتی پرۆژەکان کەس ناگۆڕێ هەر کەسێک کە لە پرۆژەکانی نیشتەجێبوون ئەژین لە هەولێر سلێمانی دۆک گوێ لەم پیاوە بگرن و بیکەن بە فشار ئەنجومەنتان دروست کردووە بزانن چەندێکە بێ ستۆپی مەسعەدەکانتان ئەکسپایر بووە و نەگۆڕاوە وتە لە سە تا دەی سەلامەتە هەموو دقیقەیەک کە سەرکەوتی معرەزە بۆ ئەوەی کە معرەزە لە بۆ کەوتن بۆ نمونە لە ساڵی 2018 لە ئیستانبول مەسعەدێکی سەیفتی کەوتە خوارەوە با ئیشکردن با بڵێن 11 ئەندازیار و کرێکار بوونە قوربانی مردن بۆ پاش ئەوەی کە دیراسەیان کرد توێژینەوەیان لەسەر ئەو حادیسە کرد ستۆپەکەی بەسەر چوو بوو ئەو لێرە ستۆپەکان ئەبێت چەندێت جارێت چێک بکرێتەوە بزانە بە گوێرەی ئەو شەریکەیە کە دروستیەکە 3 ساڵ جارەکە 4 ساڵ جارەکە بەس لە هەموو چێکردنەوە کە زۆر گرنگە ئەمن بەڕای من ئەمن لە پرۆژە بوویمەوەکو بەڕێوەبەری پرۆژە کۆمپانیامان هەبووە با بڵین اختصاصی خۆی بەس چێکردنەوەی ئەو مەسعەدە بووە باشە ئەو کۆمپانیامان ڕاستپاردیە لە ڕووی سەلامەتیەوە تۆ بەرپرسی ئەمن ئیلاقەم نییە هەر شتێ ڕوویدا تۆ بەرپرسی ئەو کۆمپانیایە لەبەر ئەوەی پارەی خۆی مەزبوطی وەردەگری و بەرپرسیارتی سەتاسەتی لەسەرە مانگانە هەموو مانگەک دەهات چێکردنەوەی ئەو مەسعەدەی دەکرد راپۆرتی دەدا من هەر کێشەک هەبا دەیگۆ دەبی بگۆڕدرێ یعنی ستۆپ ئەگەر نەگۆڕم لەسەرە وەک پسکیت وەک خواردن نووسراوە لەسەرە بۆ پێش 2 ڕۆژ ئەکسپایرەکەی لێرە مەسەڵەن پرۆژە زۆر ئەکسپایر بووە هەر ئاگاشی لێنیا بەڵێ بەس ئەو مناڵ سەرەکەوە ژن سەرەکەوە ژنی دووگیان سەرەکەوە پیاوی پیر سەرەکەوە کاگران پرۆژە بەڵێندەرمان هەیە 4 پرۆژەی هەیە ئەو پرۆژەی تەواو دەکە ئەو مەسعەدەی دەگواستەوە پرۆژە چتر بێ ئەوەی هیچ مەرجێکی سەلامەتی تێدابی کە ئەوە خەتەرترین وەسیلەیە لە بۆ کرێکار هەموو کەسێ سوار دەبێت ئەو کەسێک کە شوقە دەکرێت ئۆفیس دەکرێت لەو پرۆژەیە دێ سەردانی ئەو پرۆژەیە دەکات ئەوانیش معرەزن لە بۆی کە شتێکی بەسەر بێت مواصفاتی خاصی خۆی هەیە ئەبێ دیجیتال بێتن ئەبێ سێنسەری هەبێتن و کۆمپانیای تایبەت هەیە مختص هەفتانە جارێک کۆمپانیاکە گرنگە ئێستاوتت ئەما من هەرجارێ هەر بەرنامەکەم بیرچەوە ئێستا یعنی زۆری بەپێی قسەی ئێوە لە سەتا 90 ئەکسپایر بووە نەک هەر حساب مەرج سەلامەتی تێدانە ئەوەی کە ستۆپی هەیە ئەوە هیچکردنی کۆنستراکشن یا هی من ماڵانیش دەڵێن ماڵان جیاوازە ئەمە باسی سەیفتی
کۆنسترکشن دەکەین لە کاتی کارکردن تاکو پرۆژەکە تەواو دەبێت پرۆژەیەەکە ئەوە خەتەرترە لای ئەوە زۆر خەتەرترە بەس خەڵک پرۆژەکەی تەواو نەبوو ئەچێ سەیرەکە بەڵێ بەڵێ ئەو کەسێک خاوەن کار بەخۆی کە دەچیتە سەر تابقی بیستەم و سیام خۆی بەکاری دەینی هەر لە ئەندازیارانی کە لەوێ 5 نەفەر مردن هەر لەو پارێکە بوو مەسعەدێک بەر بووە 5 نەفەر مردن ئێرانی بوون بەبادا ڕۆشتن ڕاستە ئەی پرۆژەی ماڵان چۆن بزانین ئەوە دەبێت براندەکە کەس چێکی ناکاتەوە تەنها بۆ پرۆژەکان چێک دەکرێتەوە زۆر جار هەیە ئەو ئەندازیانی ئەو ترسەی کە هەتا بۆ سەکەنەکانیش هەتا هەمان ترس آخر ئەویش دەبیت سکێکی کوالتی سکێکە برێکەرەکە ستاندبای هەیە نییە ئێستا بەپێی ئەوەی کە تۆ کۆمپانیایکی سیفتیت بەپێی ئەو لۆجیک و عەقڵ و تێگەیشتنی ئێمە بۆ مەسەلەی سیفتی قەناعەت وایە خۆ بکەی بە پرۆژەکانە چەندی مەسعەدەکانی دەرەچێت لە ئیمتیحانەکەت وەڵاهی بە زۆری دەرناچن چونکە لەم ماڵانیش ئیماڵان باشە تا ڕادەیەک باشە سەدی چەندی باشە سەدا سەروی 150 چونکە این ماڵان هەندێک براندی باش لاولێرە هەیە وەکو کۆنێ و هەندێک براندی ژیانە مناڵگرانز بەس ئەمە با تێکەڵ نەکەین ئەمە باسی ئێستا مەسعەدێک دەکەین لە بۆ کرێکار و ئەندازیار لە کاتی شەریحەیەکی کەم بکەم باسی هەموو کۆمەلگانەکە ئەوەکەی کێشە نییە ئەوەکەی تر مەسعەدە دوو تابقە سێ تابقە هیچ کێشە نییە چونکە ئەوە کە لە کاتی تەواوبوونی پرۆژەکە تابق هەردوو ئەژنۆی ورد بووە لە کاتی تەواوبوونی پرۆژە لە کاتی تەواوبوونی پرۆژە ترس کەمتر دەبتەوە لە کاتی تەواوبوون بەس پێش تەواوبوونی پرۆژە ئەتوو دەبی سیفتی مەنێجمنت کەواتە هەردووکی ئەبێت چێک بکرێتەوە 100% کەواتە ئەبێ حکوومەت مەسعەدەکان پیاچونەوە کە کەس چێکی ناکاتەوە کاگرانز کە کەس نازانی ئەو بابەتەش هەیە کەس باسی ئەو بابەتە چۆن ئەبێ هەر ئەساسەن هی ماڵانیش شەریکاتێک کە کوواڵەتی و براندی جیهانی نەبێ قبول بکرێ مەسعەد دابنێ چاودێری نییە چاودێری حکومت نییە کوواڵەتی کۆنتترۆل نییە کەس حساب بۆ ئەم وڵاتە ناکات بەڕاستی ئە من دەتوانم بڵێم وڵاتەکەمان بێخاوەنە نەبوونی تعلیمات ئەگەر بێت و لە هۆکارە سەرەکیەکێ دەست پێ بکەین با بچینە پەرلەمان چەند کەسی پسپۆرمان هەیە لە سەلامەتی چەند کەسمان هەیە معلوماتیان هەبێت لە داتا ینی بەستە لەم بوارەیە بێ بەڵێ یەکەم جار بۆ نمونە تعلیماتەکە ئەو شوێنەی کە دەست پێ دەکات پەرلەمان ئەبێت کۆمەڵە کەسێکی پسپۆر تعلیماتێک حاضر بکەن بۆ ئەوەی لەسەر حکوومەت فەرز بکەن کە بە دوادا چوون بکات پەرلەمان زۆر خراپە حکوومەت هەموو کەسێک کڵاوی گرتووە و بانەبات باشە بۆی ڕاو نەگرم دوای ئەم ناوەڕە کاتەکەت ئێمە قسەکانت کە باشە بینەرانی بەڕێز باش ئەم ناوەڕەکەەوە بەڵە بەڕێزان با سەیری ئەم ڤیتیەش بکەن فەرموون خزمەکان دەرهاوسیەکان هاوڕێکانی گشتە ڕەحمەتی بووانێن مستەفا و باپیری لە یادگاریەکی باوکی دەڕوانن کە لە تەمەنی 39 ساڵیدا بۆی بەجێهێشتن ئەو خەڵکە بژێت مستەفا کوڕێ باشە کاتێک لە ڕووداوێکی کتوپڕدا لە کاتی کار پێش ساڵێک گەنی لەدەستدا بابانێ ماشە و بابا خەیش ئەو ڕۆژە مانبوو لە کار مانبوون ئەمش نەخۆشی دڵی بوو بۆ خۆی دڵی وستا بوو داو بە عەرزە ئەمری خوای کردو بوو لەبەر مانبوونەکەی ئیتر لەو ساشە ئەمر خوا کرد قەزیە لە حکومەتەوە هیچ کەس ناتوەتە نە پرسیارێک نە یارمەتێک نە تشتێک چۆن بۆ چۆنە کەس بە دۆرمان و ناتووە لە پردەکەی ئەبوو سەنا پێیان وتم ئەمری خوای ئەم سێ پیاوە برای کرێکارێکی دیکەی بیناسازین ئاسۆ فەرەج ئەویش 16 ئایاری ئەم ساڵ بەهۆی بەرکەوتنی کارەباوە لە کاتی کار گیانی لەدەستدا دوو منداڵ و هاوژینەکەی لە دوای بەجێنان نسبەت خاوەن کارەکەیەوە هاوکاری کردوین هاتوومە بۆ تەعزیە و بەشداری کردوین و هەموو شتێکی لەگەڵا کردوینە خۆی هاوخەمی خۆی دەربڕێەوەمان بەڵام وەکو حکومەت هیچ کەسێک تا ئێستا نهاتوو بەدەنگمانەوە لە کێشەیە ساڵی 2022-23 68 کرێکار لە کاتی کاردا لە هەرێمی کوردستان گوێنە لەدەستداوە زۆرینەی کرێکارەکان قەرەبوو نەکراونەتەوە نە لەلایەن حکومەت نە لەلایەن خاوەن کار ئەم کرێکارە و سەدان کرێکاری دیکە ڕۆژانە لە شوێنی بەرز کار دەکەن بەڵام بەشێکی زۆریان خۆیان نەبەستنە و پێداویستەکانی خۆپارێزی بەکار نەهێنن منوەکو خۆم تا ئێستا تا 12 متر تا 13 متر ئیشم کردو بەڵام وەستامان هەیە تا 35 متر تا 40 متر زیاتریش خۆتان ئەبەستنەوە بۆ پشتوینی سەلامەتیە بەکارێنن پێڵاوێکی تایبەت کڵاویش بەکارێنن هیچ جۆرێکی سەلامەتی بەکار نایەنی ئیلا مەعاداوە نەبێ خۆمان ئاگامان لە خۆمان و تەواو بەس دەرگابردی خواگای لێوە وڵای تر ئەوەیە بەبەتەشیت
وڵای هەرەوەی هەیە هەر پاڵپشتێکی هەیە بۆ ڕێگە هیچی تر خۆی تری هەمووی بۆشەوانە ژێری پل بە پلێت پڕێکەینەوە دوو پلێت داخین ئەگەر خۆتان بەستنەوە مەتر سێ کەمتر نابێتەوە باشترە ئەگە خۆ بەسیتەوە باشترە. بەشێک لە پرۆژە نیشتە جێبوونەکان هەوڵێکی زیاتریان داوە بۆ پاراستنی کرێکاران. هەر کەسێکێتە ئێرە چکرێکاری خۆمان بێت چکرێکاری بەڵێندەرەکانمان بێ ئەمە وەسیم بە پێوتنەوەی دەورەیەکی سەلامەتی لەسەر شێوازی مامەڵەکردن لە پرۆژەدا و لە هەمان کادا هەڵەسیم بە دابینکردنی PPE واتە جلوبەرگی سەلامەتی لە کاتی کارکردندا. وەزارەتی کار پرۆژەیەکی نرد بۆ پەرلەمانی کوردستان تا مافی کرێکاران بپارێزێت. بەپێی ئەو یاسەیە هەموو کرێکارانی کە دەستەبەر دەکرێن هەموو مافەکانیان پارێزراوە بەپێی ئەو یاسەیە هەموو مافەکانیان پێدرێتەوە لەوانەش لە کاتی کارکردن لە کاتی ئەوەی کە خانەنشین دەکرێن ئەو کرێکارانە هەموو ئەوانە دەگرێتەوە بەڵام ئەوانی کە دەستەبەر نەکراینە بەڵاستی ئەوە کێشەیە. بەپێی ئەمەرێکی سندیکای کرێکارانی کوردستان لە ساڵی 2017 تا مانگی 2023 لە هەرێمی کوردستان 281 کرێکار لە کاتی کار گیانە لەدەستداوە. لە کۆنەوە کوور دەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە کرێکارەکان خۆشیان پندێکیانەیە کە دەڵێت یەکەمین هەڵا دو هەمین هەڵەیە بۆیە پێش هەمووشت و بەر لە هەموو کەس پێویستە کرێکارەکان خۆیان بیر لە پاراستنی خۆیان کەنەوە دۆخی کار و دابینکردنی پێویستیەکان یەوان لە هەر هەلومەرجێک دابێ پێویستە خۆیان پارێزن بۆ بەردەوامبوونی کارکردن و ژیانیشان. هۆرمان ڕەفعەت ڕوودا و سلێمانی. تر بەداخەوە ئەوە حاڵەکەیەکە ئەیبینن. ئێستا وەکو خەڵکانێکی تایبەتمەند بە سکیوریتی بەراورد بە دنیا ئێمە لە کوێداین؟ ئێمە لە ئاستێکی زۆر خراپین. پێش یاسا و ڕێسا وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ژوا بوو؟ بەڵێ. ئەمریکا چۆن بوو ئێستا چۆنە؟ ئەمریکا تاکو ساڵی 1970 وەزعی زۆر خراپ بوو بەڵام تعلیماتێکی سیفتیان دەرکرد بە چەندێ قوربانی کەم کردەوە؟ لە سەدا 38 بوو بە تێکرای 38 کەس ڕۆژانە دەمردن بۆ 12 کەس کەم بووە بە پێی ئاخیر ئیحسایات. ڕێژەی برینداربوونیش لە 11 بۆ هەر 100 نەفرێک کەم بووە بۆ سێ کەس کەواتە ئەمریکا. بەڵێ لە ئەمریکا بەراورد بەو کاتێکی ئاسایان نەبوو. بەڵێ بەراورد بەوەی بەهەبوونی تعلیمات بەبێ هەبوونی تعلیمات ئەگەر بێت و خۆم وەکو نمونەی خۆم بڵێم ئێمە کواڵەتی ئیشەکەمان زۆر باشتر بووە 7 ملیۆن ساعتمان ئیش کردووە بە ڕەچاوکردنی کۆمپانیا خۆتان؟ بەڵێ 7 ملیۆن ساعت ئیشمان کۆمپانیاکەتان هەیە سیفتیە؟ ئەمە تعلیماتی سیفتی ئەمریکی تەطبیق دەکەین بەڵام ئیسفادەیەکی زۆرمان کردووە بۆ ئەمریکی بۆ ئەوروپی نەبوو. بەخۆی ئێمە هەستان دراسەیەکمان کرد ئەمریکی HSE بەریتانی ئۆشای سینگاپۆری و مالزی ئەمریکی زۆر نزیکە لە ئیمە چونکە ژینگەی وا تێدا لە ژینگەی عێراق نزیکە و ستانداردی ئەمریکی ئێمە زۆر تەطبیقی دەکەین ئێمە ئەمریکیمان پێ باشتر بوو لە مستەوای عالەمیش ئەمریکا لە پێشەوەیە چونکە پیشەنگە لا بۆ پێشکەوتن و تەکنەلۆژیا و زانست. جا ئەوەی ئێمە بەکارمانێناوە ئیسفادەیەکی زۆرمان کردووە یەک کرێکارەکان بە جۆشترن بەرهەمیان باشترە سەلامەتترن چونکە ئێمە بەڵێنێکمان پێداوە کەەوە وا بە سەلامەتی دەتانگەڕینەوە بەڵام ئەوەی ئەمن لە کوردستان دەبینم بەڕاستی بەڕەڵایەکی زۆر دەبینم چاودێری نییە بە دوواداچوون نییە حکومەت باکی بەوەی نییە ئەم خەڵکە چی لێ دێت هێزی کرێکار ئەمە هێزی کارن ئەمە چینێکی زۆر گرنگی ئەم کۆمەلگایانە ئەبێ گرنگیەکی زۆری پێ بدەین. جا ئەو بەڕای من ئەو هۆکارانە یەکەم جار لە پەرلەمانەوە تعلیماتێکمان نییە کەوا حکومەت ناچار بکات بە دوواداچوون بکات. دوو کادری پێویستمان لە ناو حکومەتدا نییە بەشێکی تایبەتمان نییە لە بنمونە لە وەبەرهێنان کەوا ئەبێ هەموو مستەسمرەکان ملزم بکات بە 7 ساڵە بەش و ڕشتەی ئەندازیاری لە وڵاتەیە هەیە بۆ کادرمان نییە بەرەو دواوە چوینە نەبوونی کادر یەکێک لە هۆکارەکان خراپی باری دارایی کادری حکومەتە کەوا دەکات کادرە باشەکان لە حکومەت بە دوور دەکەون ئەوە یەکێک هۆکارێکی تر ئەوەیە پشگیری نییە کادرێکی دڵسۆزمان هەیە خەمخۆرمان هەیە بەڵام پشگیری نییە کەس باکی بەوەدانە بەرپرسەکانمان خەڵکانێک نینە لە سەلامەتی تێبگەن لە گرنگی کۆمەلگات تێبگەن لەم چینە تێبگەن
من بەڕای خۆم ئەوانە بەهۆکار دەبینم هەروەها کۆمپانیات هەیە ناترسیم قسانە دەکەی نەخێر چونکە ئەو شتانە سەریحی قسە دەکەی گرفتت بۆ دروست نابێ ئەمن باکم بەوە نییە چونکە ئەو شتانەیە من دەڵێم لە کۆمەلگای لە مەسلحەتی ئەم کۆمەلگایەدایە ولا مەسلحەتی حکوومەتی بەڵێ لە مەسلحەتی خۆ حکوومەت ئەوانەی سەرێ شکر تێدەگەن بەڵام خەڵکێکەیە نانی لەسەرەوەیە کە بۆ نمونە ناڕاستی بە حکوومەت بڵێ و خۆشی وەکو دڵسۆز پیشانبان بەڵێ کاتێکە زانی وایە قسەکەم کاک نەزمی بەتاکیید بەس بە ئەگەر مەجاڵمان بدەیە مەشەندە قسە بکەینە وەڵام مەجاڵم دای مامەسا تۆ یەکسەر وتی هیچمان نییە وتر ڕەنجەگەر وەکو نمونەیەک بینمەوە ئەفوان وتی چواردە کەسمان هەیە بە هەموو پارێزگاکان ئەمە بەتەنێ لە پرۆژەکەمان لە بۆ 1000 نەفەر 16 ئەندازیاری سەلامەتیمان هەیە سەدا دوی بجێی پرۆژەمان تەرخان کردووە بۆ سەلامەتی خۆ دەزانم ئەوە کولفەیە لە سەرمان بەڵام ئەمە ئیشە ڕاستەکە ئەگەر حەق بڵێن ئەمە ڕاستەکەیە یعنی من هیچ شتێک بە زیادەوە نایکەم دەستخوشی تەبان لێ دەکەم کە وانە وەکو ئەو کۆمپانیا زۆر گرنگیان بەبەوەتەکەدا بەڕاستی ئەو جێ دڵخوشیە و پاراستن و بۆ التیزامکردنە من بەڕاستی دەمەوە باس بکەم یعنی هەندێک شت ڕاستکەمەوە لە هەموو وڵاتان بەو شێوەیە لێرە سڵتەی تەشریعی هەیە تەنفیزی هەیە قەزایی هەیە سڵتەی تەشریعی ئیشی تعلیمات نییە ئیشی قانونە قانون دەرەکەوە بە هەموو لە هەموو دنیاش دەبەو شێوەیە قانون کە بڵاو بووەوە لە ڕۆژنامەی ڕسمی وڵاتەکە بۆ هەموو کەسێک ملزەمیە یعنی ئەوە نیە برێمە من ئاگادار نیمە یان ئاگادارم قانونەکە هەیە جێبەجێ ناکرێت کەس نییە بە دوواداچوونی بۆ بکە ئەمە دەڵێن پرۆژەم هەیە 2 ساڵ و 3 ساڵ کەس سەلامی نەکردیەکە کە تو سەلامەتی جێبەجێ دەکەی یان نا کێشەمان لە جێبەجێکردنەکەیە بۆ ئێمە وەکو خاوەنکار چاوەڕێ ئەوەی بکەینە کە کەسێک چاودێریمان بکات ئێمە بەڕاستی بۆ ئێمە لەبەر ئەمریکا لە ئەوروپا لە هەر جێیەک لە هیچ شوێنێک لە هیچ جیهاتی مختەس کە پرۆژەک جێبەجێ دەکات دەبی یەکێک هەبی کۆنتترۆلی بکە برام ئەگەر ئەمن کۆنتترۆلم لەسەر نەبی ئەمن خۆ پێغەمبەر نیمە ئیشەکان بە 100 جێبەجێ کۆنتترۆل هەبی لە هیچ شوێنێکی حکوومەتە کۆنتترۆلکردن بەڕاستی بەس لە هیچ شوێنێکی دنیا نییە ئللاهی دەبێ خاوەنکار چاودێری چڕی لەسەر بێتن تاکو بابند دەکرێت بە یاسا باشە پرسیارێک باشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان متابعەی پرۆژەکان دەکات لە ڕووی ڕێژەی سەوزایی بەس مەجالم بدێ بوو جەنابەت شارەزای ئەوەی کە ساڵانە دەبی زەریبە بدەیت کە توی چەند بدەیت باشە بوو شارەزای ئەو بابەتانەی کە پەیوەستن بە سوود و قازانج بوو جەنابەت بەلام شارەزای ئەوەی نی کە ئەو پابەندیانەی لەسەر تا بوو پاراستنی گیانی کرێکارەکانی خۆت پرسیارە لەکەوەکەم ئەیە وەکو حکوومەت بۆچی بۆ نووسینی سەرخۆشیەوە نەدەست و خەتتان خۆشە بۆچی بۆ متابعەکردن بۆچی ئەمە بە ئیشی خۆتان هەڵناس ئەمە ئیشی مەیە ئەمە بەشێکی سەرەکی ئیشی ئێمەیە کە ئێمە چاودێری جێبەجێکردنی یاساکان ئەەکەین بەڵام نابێتن خەلی خۆلەوە بدزێتەوە وڵی من چاودێری نەکران بووە بە یاسایشم نەکردیان پێچەوانە یاسایشم کردیان سەرپێچیم کردووە نەخێرنە تو پابندی بە جێبەجێکردنی یاسایی من چاودێریت بکەم یان چاودێریت نەکەم تو هەر پابندی ئەگەر مخالفە بکەی سزا ئەدرێی لەبەر ئەوەی من ئەگەر چاودێریشت نەکەم قەزا هەیە بەڵێ بە تاکی سزا درایە ناکریا من ئەعلامکەن ئێستا فلان کەس ئەوەندە سزا بەس جۆری سزاکان چین بێ زەحمەت مامۆستا خاوەنکارە سزا ئەدرێتن غەرامە ئەکرێت زیندانی ئەکرێت ئەوانە هەموو ئەکرێ بەڵام ئێستا بەڵام ئەمە بەڕاستی بە ناڵێ سزا بە هەمومان باس لەوە بکەین ئێستا خەڵکانێک هەیە هیچ حساب لە بۆ سەلامەتی ناکەن زۆر لێمانەوە نزیکن شوێنەکەی و ئەمە ڕەچاوی خاڵی سەلامەتی دەکەین ئێستا بەیانی لیژنە بچێت چەندی پرۆژەکان دەردەچێت لە تعلیمات ئەوەی لە دەوروبەرمانن بە تحەداوە لە هەموو کوردستان چەندی دەردەچێت لە نیوەی کەمتر لە نیوەی بەگشتی لە سەدا 95 دەرناچیتن هەر نزیکە لەمە من قەنعات من حەزەکەم یەک دقیقەم بیتێ ئەگەر وەختی شم نییە بەس من تەواو نەبوومە قەوسە یارمەتیکی مەجالم بدەنێ بەس کاکە با بەڕاست کێشەم نییە ئەمن نوگە کاک لە خزمەتان فەرموو بەرپرسیارەتێکیایی هەمومانە وەکو حکوومەت وەکو هاوڵاتی وەکو خاوەنکار وەکو هەموو داوام دەستگاکانی حکوومەت وەکو سندیکا بە هەمومان پێکەوە برێنوەرن کاکە بە ئێمە هەوڵ بدەین چۆن ئەم کێشەیە چارەسەر بکەین ئەوە کێشەکە هەیە بێن چون ئایا چەند لەو فڕۆژانەی کە مولەت وەرەگرن لە هەموو وەزارەتەکانی حکوومەت
ئایا مەرجی سەرەکی ئەم دابینکردنی ئەم پێداویستیانەی پاراستنی جانی کرێکاران تێدا یان نه زۆر کەم تەبان ئجا بۆ قوبوڵەکەم ئێخرە قوبوڵەکەم من دەسەڵاتم بەسەر هەموو وەزارەتەکانەوە نییە خەینا تۆ وەزارەتی پەیوەندداریت نەخێر هەموو وەزارەت هەرچی پەیوەندی بە پارەوە هەبێت لە وەزارەتی داراییە هەرچی پەیوەندی بە کارەوە هەبێت تۆ بەرپرسیاریت کاکەڕەنج مەسەلەی تۆ مەبەستم شخصی تۆ نییە پەیوەندی ئەمن جار یەکەمیش باسم کرد پەیوەندی بە هەموو وەزارەتەکانەوە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ئەگەر ئێمە بین سیر بکەین ئەمە یاسای کارمان هەیە لە یاسای کار فەستێکی تایبەت هەیە بە مەسەلەی تەندروستی و سەلامەتی پیشەیی جێبەجێکرا ئێستا باسیەکەم کاکەڕەنج لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئەو باسکەم ئەگەر بین سیر بکەین لە مادەی 113 هەتاوەکو مادەی 125 عفەن هەتاوکو 107 هەتاوەکو 115 باس تەندروستی و سەلامەتی پیشەیەکە تعلیماتێشمان هەیە بە ژمارە 22 کە لەژێر چەتری یاسای کار دەرکراوە بە ژمارە 22 ساڵی 1970 یاساکانی تریش پەیوەستن بە مەسەلەی تەندروستی و سەلامەتی پیشەیی باسی یاسایش کردگوتی ئایا یاسایەکتان هەیە بەڵێ ئەو یاسایانەمان هەیە بۆتی باسی پێڵاوی کرد بەڵێ ئێستا یاسای ڕێنماییەکمان هەیە تعلیمات ئەوە دۆزیمەوە کە باسی پێڵاوەکە جەنابەت باسی پێڵاوت کرد بە ژمارە 8 لە ساڵی 1970 هەموو ئەو بڕیار و یاسا و ڕێنمایانەی کە هەیە هەتا ساڵی 1970 بەڵێ ئیش پێکرێ ئەمە یاسا خانێنشین دەستەکەڵایەتیش یاسای ئەمە تازە کراوەتەوە چۆتە ناو سپیسیفیکەوە بۆ نمونە ئێستا بۆ ئاسنگەر 79 ئێمە بەس کڵاشی پەڕۆینمانە ئێستا چەندین براندی جیهانی هەیە ئەمە باسی لەگەڵەوە ئێستا کە مەسەلەن ئەمە باسی هەندێک باشت بکەین باسی شۆفاز مەسەلەن ئەوەی ئەو تەقینەوەی بە تایبەتی لەو خانوانەی سلەیمانی ڕوویدا یعنی لەسەر دەستخۆشی لە وەزارەتی ناوخۆ ئەەکەین کە ڕێنمایەکی دەرکرد لە بۆ ئەمە من ئێکرتاوەکو هەندێک ڕێکار ئەگرێتە بەر لەوەی تەقینەوەی تڕوونەدا بەڵام ئەمە ئیشی تەنها حەزەکەم بزانی بەزەوە ماوەی حەماسەتیانە ئاگام لە وردەکاریەکەیە چەند کەسی پسپۆر پرۆژێکیان حاضر کرد بەو دەستانەی خۆم ناردم بۆ ئەنجومەنی وەزیران حەزەکەم بزانی بەڕاستی من دەستخۆشی لە کەسیان ناکەم لەبەرەوەی کە هەر ئەو فترێ بوو هیچیش نەکرا و هیچ یاسا و ڕسایەکی ڕێکوپێک دەرنەچوو وەکو جاران قەفیزی عادی دێ وەکو جاران بۆری عادی دێ وەکو جاران تەنکی خراپ دێ ئاخر ئێوە متابعات بکەن اینجا من دەستخۆشیەکەم ئەفەن بەس مەجالەکەم نەک دەستخۆشیەکەم ئەگەر بیکەن دەستیشان ماچەکەم بەس وەڵڵاهی ئەو شتەی دەستخۆشەی جەناب تێڵەی نەکراوە بڕۆ متابعات کە دەڵێم یاسانی عەفوان بۆ ئەزانین بۆچی مداخەلاکەم ئەگەر وەکو من ئاگاو لێ بێ ناڵی کراوە نەکراوە کاکڕنج ببوورە ئەگەر ئەوە ئەفەن ئەوەت لەلا بێت بۆ نمونە شتی وامان نییە ئەمە بۆ نمونە ئەگەر کرێکارێک کڵاوی لەسەر نەبوو مقاولەکە $150 غرامە دەکرێت یەکێک بەبێ ئیجازە بۆ ئەم یاسای 22 چی لە دەردی خەڵک کەمەکاتەوە ئەگەر جێبەجێ نەکرێ مامەسا لەوە چێ ئێوەکو سندیکا هەر دڵتان بەم وەرەقانە خۆش خوێندنەوە هەیە بە شتێکی پەنوبەرین من لەگەڵم کەم و کوڕی هەیە بەڕاستی کەم و کوڕی هەیە یان ئەوە چوار مامۆستای جامیعات وە خاوەن کۆمپانیا پێتەڵەن لە 95 دەرناچێت لە ئیمتیحان تۆڵی کەم و کورتی هەیە تۆ بڵێت بەدەگمن شتی ڕێکوپێک هەیە خۆ قابلە من حەز بکەم بڵێم وڵاتەکەم خراپە ها کاکەڕەنج ئەزانیتە ئەوە من لەگەڵتم یعنی بەڕاستی ئەبێ لەسەر خاوەنکارانیش من ئەو خاوەنکارە بەنمونە دێنمەوە کە دەستخۆشی لە یەکەین کە پابەندی ڕێنمایەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیە زۆر بە هەرە زۆری خاوەنکارانیش پابند من دەستخۆشی لەویش ناکەم چونکە بە چاوی خۆم نەمدیوە سندیکا بێ بچێ بزانە قسەکانی ڕاستە حکوومەت دەبێ بچێت متابعەتی ئەبێ لە باشەکەەوە دەست پێ بکە ئیمزا بۆ سندیکا هاتە لای ئێمە وتی وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی دەهێنین بۆ ئەوەی وەکو نمونەیەک پیشان بدرێت ئەمن کە دەڵێم یاسا ئەبێ دیاری بکرێت ئەگەر ئەو یاسای جێبەجێ نەکرد چەند غرامە دەکرێت چەند مانگ حکم دەدرێت ئەمە ئەوە لە لای خۆمان بێت ئەگەرەوەی ئێوە ئەوەندە ستانداردە بیگشتێنە ئەمە یارمەتی من بی دوو ئەمە کەموکڕیمان هەیە لەسەر مەشق ینی ئەبێ بەڕاستی مەشق با کرێکاران بکرێ کەموکڕیمان هەیە لەسەر مەسلەی شوێنی کارەکان کە ئەبێت تابلۆی تەندروستی و سەلامەتی پیشەی هەڵبواستن
کەم و کوڕیمان هەیە لەوەی کە مەسەلەن پشکنین لە بۆ ئەوەی ناکرێ بەڕاستی لە بۆ ئامێرەکان مەسعەدا یاخود منزەڵی هەڵمیە لە مەطعەمەکان لە شوێنەکان بەڕاستی کوالیتی خواردنیان ئەو کەم و کوڕیمان هەیە لەوەی خاوەنکاران کەلوپەلی خۆپارێزی لە بۆ کرێکارەکان دابین ناکەن تۆ دابین کردووە بەس زۆر بە هەرە زۆری خاوەنکاران کەلوپەلی سەلامەتی لە بۆ کرێکاران دابین ناکەن یعنی هەتا وەکو ئێستا کە ئەگەر مۆڵەت ئەدرێتە پرۆژەکانی وەبەرهێنان بەڵێن دەران ئەوانەی کە پرۆژە ئەکەن بەڕاستی دەبواە مەرجی تەندروستی و سەلامەتی پیشەی بێتە مەرجێک ئەو جا پرۆژیان پێ بدەن یعنی لە ڕێگەی وەزارەتی کارەوە مۆڵەت وەربگرن ئایا لێرە بۆ شەریکاتی نەوت و غاز لە سەتا تقریبا 100 هەمویان مەرجی سەلامەتی جێبەجێەکەن چ لە ئامێر چ لە ڕاهێنان و ستانداردەکانی نێودەوڵەتیش تەنفیزەکەن بۆ بەڵام خێرە پرۆژەی بیناسازیەکانی خۆمان کە بە شەریکاتی خۆماڵی ئەکرێ ینی لە ناو کەوانەیەکە کە هەندێکی ئەیکا بەڵام ئەڵێن ڕێژەیەکی زۆری نایکە کاتێکا پرۆژەیەکی کەم قازانج نییە ئەتوانی کاگڕنج ئێمە ڕێژەیەکی سەدیدا بنەی بۆ ئەوە نامێ بەرنامەکە زۆر تێکەڵاو کاگەڕنج لێرە من تەکی دەکەمەوە لەسەر چەند مەسئلەیەکی گرن ئەم ڕێبەری سەلامەتی و تەندروستی کە بەر لە مانگونی وێ دەرچووە نزیکەی 500 و ئەوەندە لاپەڕەیە لەسەر بنەمای پشبەستن بە کۆمەڵ ستانداری نێودەوڵەتی حوت ئەندازیار نووسیبیانەتەوە و ئێمە و سندیکای بیناسازی لە سلێمانی لەگەڵ دوو ئەندازیاریتر پێداچوونەوەمان پێکردو ئەمە چل شەو لە دەرچووە وەزارەتی کاریش لەوێ بووە ئایا لەو ڕۆژەوە تا ئێستا وەزارەتی کار هەر تەنیا دەنوسخەی کڕیوە بینێرێ بۆ بەڕێبەرایەتەکانی ئەمە بەسبەر بۆ وەزارەت نییە هەم کۆمپانیاکە یارمەتیم بە کۆمپانیاکان ئەمەیان کردووە من لێرە ئەمە یەک یارمەتیم من زۆر گوێم گرت و مداخەلەم لە قسەی کەسانە کرد یارمەتیم بن مناقەشەیە دروست بووە لەوەی کۆمپانیاکانیانەوەی بڵێن حکوومەت دەبێت سزا بە حکوومەتی ژەڵەیە بێ کۆمپانیا چاوەڕێ نەکات سزا بدرێ قانون و دەستور و مافی ئینسان مافی جاڕامی گردردونی مافی مرۆڤ ڕێکەوتن ناوە نێوە دەوڵەتیەکان تایبەت بە مافی کرێکاران مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان لەسەر و هەموو شتێکەوەیە بەپێی قانون بەپێی قانون حکوومەت مەسئولە لە دەرکردنی یاسا ئەم یاسایانی ئێستا ئەم ڕێنمایانی ئێستا ناگونجێ لەگەڵ تەلارسازی ئێستاە نەخێر کڵاوی جاران شتێک بوو ئەو کڵاوە ئێستا لەم کتێبەدا هەیە شتێکی ترە مەسعات پەیژە بۆ ئامرازی خۆپاراستن شوێنی کاگڕنج شوێنی بەرز بە پێی ستانداری نێودەوڵەتی 1 مەتر و 80 سانتیم بە شوێنی بەرز حسابە بە مەترسی حسابە ئێستا چێتە 3 مەتر ئیشەکە و نەخۆی نەبەسوتەوە پەیژەی تەختەی بۆ دانناوە نەچوویتە سەر خەڵک تاوان تۆ بواە ئەندام پەرلەمان بوویتە چونکە ڕاستیت پێ بڵام من تااقەتی وەسف و سەنای خەڵکم نییە بەڵام بەڕاستی لەوەتەی هی تۆ وەکو شەخص خەباتی خۆتت کردەوە لە ناو خەڵکا کەسێکی خۆشەویستی هەواڵێکی مردن نییە تۆ نەبینم لە لای جەنازەکە باشە پرسیارە نەچووی بەسەر مرۆڤ هەلا بووە نەگمەترێ ئەوەندە ئەتوانم بزانم چی و بینی کە قەت بیرە ناچێتەوە من یەکێک لەوەی کە بینیم لە یەکێ لە پرۆژە گەورەکانە کرێکارێک 11 مناڵی هەبوو ئامێرێکی کارەبایی گەورە کە بەڕافعی گەورە ئەبوایە هاتوچێ پێ بکرا بەڕافعی بچووک هێنابیان کاتێک ئەیانش بیکەنە ناو چاڵەکەوانێ کەو بەسەر کرێکارەکە نیوەی جەستەی لەژێر هینەکە بوو ئەو جیازی ئامێری کارەبایەکە بوو نیوەشی لە دەرەوە بوو جیهازێک نەبوو کرێکارەکەی لێبێنە دەروانێ و کارەبایەکەی پێ بەرزکەنەوە بە سێ کرێکار ڕایانە کێشە لە دواییشا کە لە جێ لێوان نەمرد هەراناسەی مردنیەدا کاتێک بردیان بۆ خەستەخانەی سلێمانی ئەو کرێکارەی کاچێتە دەرەوە بە عەرەبانەکە لە ئیسعافەکە دەری بێنێ کە بینی یەکسەر دەستی کرد بە گریان و بورایە باوکی بوو 11 مناڵیشیە بوو بەڵێ ئەوەی چێکە لەو داوای لە ورنەکەم ڕاستی ماساتە ئەو سوورەتەم بیر ناچێتە وەرگیز کاکڕەنج من بۆیە لە مەسئولیت لە حکوومەت و پەرلەمانە یەک پرسیارەکەم بۆ لە پەرلەمان هەمووی بوون بە چۆخای مافیژن کە من لەگەڵەوەم دیفاع لە ژن کە خۆش مێشێکم لەو کەسانەی بە فیمینیز ناسەوم بۆچی حکوومەت کارمەندی هەیە بۆ عقوبەی سایق کە ئیجازەی سایقی نەبێ بڕۆن داهاتی وەزارەتی ناوخۆ بەشی مرور سیرکەن کە ئەمە شتێکی باشە و ژەر پەیوەندی بە سەلامەتیوە بەڵام بۆ کرێکار و بیناسازی ئەو بەڕێزە قسێکی جوانی کرد بۆ نییە
ئەم حکوومەتە لە ڕووی سیاسیەوە حکوومەتی خەڵکی کرێکار نییە، حکوومەتی خەڵکی فەقیر و هەژار نییە. ئەمە حقیقەتەکەیت. جارێ بێ خوێندنەوەی سیاسی و فکری بۆ فەلسفەی سیاسی ئەم حکوومەتەکەی کاک نەزمی من لەگەڵتم ئەم قانونە ئەم صاحب ئیشە ئەو صاحب ئیشەشی ئیجبار کردو بێ جێبەجێیکە، بەس کە جێبەجێی ناکە ئەو سایقا کە خۆی نابەسێتەوە بەچی خۆی بەسێتەوە بە غەرامەکەیە. بەڵام کە حکوومەت زۆربەی شەریکاتەکان یا شەریکی حکوومەتن یا لە ژێرەوەی خزمی مەسوولەکانە یان قانونەکانیان بۆ خزمەتی وایە. ئەمە سیفەتی سیستەمی سەرمایەداریە. یا دەسەڵاتی لە کاک نەزمیش بەرزترە. بەڵێ ئەم حکومە کاکە شەریکایە لە هەولێرە کرێکاری بیانی مردووە شاردوێتەوە بەپێی ئەم قانونە بێ ئەو شەریکەی کرێکاری بیانێنەوە ئەگەر کۆچی دوایی کە تەنانە نەک بە ڕووداوی کار ئەبێ بیباتەوە بۆ وڵاتەکەی خۆی مەسرفەکەی لە قانونە هاتووە. بەڵام لێرە ناشتویانە لەم کوردستانە نەک بیانی پرۆژە نییە لێرەش خەڵک مردووەتیە بەردەپۆشکرا لێرەش $5,000 مەسعەدەکەن مەسعەدی پرۆژەی نیشتە جێبوونەکان وتان ئەوە باشترە. خەڵک نییە لە مەسعەدی شامردووە پەردەپۆشکراوە براکەم بەرەوەڵە هەر مانگ لە هەولێر ئەو شتە هەر لە ناو مەشروعی سەکەنی شامردووە من کاگرنج حەزم بۆ وشیاری خەڵک سێش زۆر گرنگە بۆ شوێری بەرز. یەک محاجرة نوعية تختية وآسن وألمنيوم وكانزاية دو توري خو باراسن بو دروا أم توراش أبي لدوري يك متروني بو سي متتانو متر هي ببي بروجاكا سي سيستمي خو باراسن لسيستمي خو باريزيا أيو بي وسي دي هي أم أيو بي وسي دي هر يشكا صفتي خوي بو بيلاو بو كلاو بو قايش خو بسنو بو بيجايا زوربي زوري بروجاكان أبيني أم روداوانا أم آميري بريس هاوڕێی سندیکان باسی کرد من ئامارێکم لەلایە ئێستا بۆتانە خوێنمەوانێ سەیریکان لە کۆی کە بزانە چەندی کێشەکەی هینی کەوتنە خوارەوە بووە لە کۆی 37 کرێکار کە گیانی لەدەستداوە 24 بکەوتنە خوارەوە بووە لە ساڵێکی ترا نه ئەوە لە 2022 باش لە 2022 لە 2023 لە کۆی هەژدە کرێکار کە ئەحسایم کردو مەسەرەن هەژدە کرێکارم وەرگرتووە کە ناوەکەیم لایە پرۆژەکەیم لایە سەبەبی کە ڕووداوەکەم لایە وەفاتەکەیشم لایە ئەویش هەشتی بەکەوتنە خوارەوە بووە لە کۆی ئەمانە لە سەدا 40 کرێکاری بیانی بوون ئەم کرێکارە بیانەوە هەر قوڕەکرێ بەسەریانە کە سوکاریان بە قاچاغی هێنن جاوەرە بە قاچاغ بیت و خاڵە عوسمان با گوێیەک لەم بەڕێزانە بگرم ئەرێ باشە کوامایکەکە یەک دەقا ئەتەوێ قسە بکەی فەرموو عیبی نییە ئیشەکە لە پێشش دەستخۆش لە جەناب دەکەم شکر خۆت سەلامەتی کرێکاری کرێکار و سەلامەتیش نیمە خوانە کاچیتە وەستای کاشیمە ڕەبەلەی چۆکم تاقیە مەعبنی هەردوو جنکانچومێکن دکتۆری گوتی 20 وەرەقەی تەکلیف دەکاگەر چاهی بکەی نیتم نەخێر نیتم کاک ڕەنجە من لە جێژنەی ڕەمەزانیەوە بێ ئیشم ئەوە جێژنەی قوربانیش تێپەڕی ڕێزم لەو مامۆستایان هەیە با هەر کراو هەبی با هەر قۆندرەی ئاسانی با هەر قاشەبی وەچی ئیش نەبیتن چ لە قۆندرە و کراوی قایشی بکەم وەیان نە ئەو یەک دووەم کرێکارێک جیران باش وەڵای من هەر وەستای تورکیە بینم بەرناکەوێ و وەستای سووریە بینم بەرناکەوێ وەستای کاشیت بۆ کار نییە کاک سەبەب ئەو سەبەبەشت پێ دەرێم کاک ئەو سەبەبەشت پێ دەرێم کرێکارێک ڕۆژ یەکەم ڕۆژی جێژنەی قوربانی چوە ئیشێ ئێگوتم جێژنەی قوربانی ئیش چ دەکا گوتی لە مەیدانێ خەرێک دێن قوربانی تەوزیع دەکەن لە خۆم گۆشتەشی وەرەگرم هەر باشە ئەو ژیانی کرێکاریە کاک ڕێزام داچیشم کرێکار بووە بابم نا بەخۆم نا داچیشم مافوری دروست دەکرد مەچینەی درمانی دەکرد ئەوە ساری هەشتایەکان ئەوەشی دروست دەکرد زەرفی دروست دەکرد ئەوەی ئێستا کە خەرگە علاگەی کە سەحیش نییە ئەو علاگەی ئەو زەرفی دروست دەکرد ئەوە دایکم بابیشم تەندروستەکەی دروست دەکرد کیسەکە تەندروستەکە ئەوی بە زەرفی قاقاز ئەوجە بە هەویریش بە هەویر و بە قاقازی دروستی دەک نەک بە سیکۆتینی ئەوە دایکم ڕەحمەتی خوای لێبی لەگەڵ ڕەحمەتی مسلمانە بابیشم کرێکاری کارگەی جغارە بوو لە چینی یەکەم بوو کە لە هەولێرە نیان لە ئافتایەکان نیانزانی فێرم چون لە سلێمانی 3 مانگان دەورەیان کرد ئەوجە هاتنەوە ئەلێرە دەستیان بە ئیشێ کرد ئەو لۆ زانیاریت بە خۆشم کرێکارم وەستای کاشیمە لە ساری 2003
ئەو 23 یعنی ئەم 20 سارە وەستای کاشیمە چۆکم ئەو هەلیاتە لە ئیش کاشی عردی چۆ باشە تۆ پارەی زەمان و شتە لێ نەبڕاوە هیچ ئەو ڕاستە باسیەوەش لۆ دەکەم ئەمە سێ نەوع کرێکارمانەیە کاگران بە خۆت دەزانی مامۆستایان دەزانێت ئەوانەی عایدی ئەو کرێکارانەی عایدی کەرتی گشتینە ئەو زەمان و ئەو شتەی حکومەت ئەویان لۆ جێبەجێ دەکا ئەوانەی عادی کەرتی تایبەتن ئەوانش لەگە ساعی معاملەکان لۆ خۆیان ئەوەی خۆیان جێبەجێکەن وازم ئێستا قرارەشی دەرچووە حکومەت لەسەریان فەرز بکات ئێستا تۆ لە کامەیانی ئەم لە چتاقانیم ئەم لە چینی سێمن چینی کرێکاری سێم ئەو کرێکارنە سبەینی لە مارێ دەستە دەرێت دەستە مەدانی ڕادەوەسی کابراایك دەیزیەکی جەنابەتخانێک تێکاکە لەو ڕۆتای واریشم لۆ بکە و ئیش لۆ دەکەم سبەینی و دووز بە تا لە شەمە تا پێنجشەمە بە هەمان شێوە بیناسازی ڕۆژانەیە بیناسازی ڕۆژانە هیچی حساب نییە وەنا ئەوە هەر حسابی مردی لۆ بکەم مامۆستا داماوترین ڕشتەیە چونکە قانونی زەمانی اجتیماعیش نایگرێتەوە هیچ نایگرتەوە لەبەروی قانونی زەمانی اجتیماعی بێ خاوەنکارێکی سابتو جێگیری هەبێ لە ساڵ 12 بۆ بە ئەم کرێکار ڕۆژانەیانە ئێوە لە وڵاتان چۆن چارەسەر کراوە ئەوە لە حکوومەت لە قانونی زەمانی عام لە سەریبەی عام هەموو فەردێک زەمانەکە لە ئەڵمانیا وایە لۆ خاڵەکە دیژمە ئەستا ڕەنز کابرای تورکی یان کابرای سووری یان کابرای ئێرانی لۆی دەردەینی ئەسام ئەوە بۆ بینایەکە بۆ چوین عەفدە قات برند بوو گۆتی کاشەکەم لۆ بکەن مەتری بە 3500 سێ مەهەندسیشی لەسەرە ئێوە لۆم دەرناینیت ناوەگە بە قانونی مهندسی شێ بکەم دەبی سەبری شێ بکەم ئیشەی جوان بکەم ڕۆژە ناتوانم بای خۆم بای کرێکارەکەی شێ بکەم بە 3500 تێگەیشتم با ئەم پیاوە ئێوە قسە بکە سپاسە دەکەم قوربانی دەستە بم خاڵۆ گیان باسی قوربانی وشت کرا قوربانت بم بەس نزیکی خەرەوە ئینشاءڵڵا تۆ سەلامەت بی کەسی نزیکە هاوڕێ و چەند ساڵە کرێکاری وڵا کاغەزم تقریبا لە 78 ناوی شێمە لە ناوی شەی ڕەفیقی نزیکە لە دەستداوە ڕەفیقی نزیکم بڵێ ڕەفیقی نزیکم ئەمە بە خۆمان وەستای کاشینە وەستای ئەوزەکە ڕێز تەمعەن ئەو ئەوانەی تووشی ئەو کارە ساتەی دەبن زۆربەی زۆری ئەو کەسانە کە لە وازیهەی بینایی شێ دەکەن یعنی لە جێ برندەکانی شێ دەکەن لەسە ئەسکەرەکانی عوسمانی ژوایوت ئامارەکانی ژوا دەڵێن ئەوجا بەڵێ ئەمە برادر زۆر خۆشەویستم وەستا کارزان لە مەرمەری ئیشان دەکرد ئەمە بخۆمان لە فەقفوریەکە ئیشەکەی فەقفوریمان لێک بیناوین ئیشەکەی فەقفوریمان خلاص کردەوە بووین ئەوان لە مەرمەری ئیشان دەکرد خلاص بوون و خلاص نەبوون وەختی زەرعکردنیان هاتبوو کازان ئەزۆ تەمەن زۆر پێکەوە ئیشمان دەکرد برادرم زۆر برادرم بوو 4-5 برابوون پێکەوە ئیشان دەکرد وەختی زەرع شتەکان دەکرد فوتەی دەستداوێ فوتەی دەستداوێ وڵا ئەوها زەرعی دەکەن فوتەکەی برند کردبوو نێزیش کارەبای بوو فوتەکە شکا بۆ ڕاست کە وەسەر تێلی کارەبای کە دووەسێ تێلی کارەبای ڕاست کارەبای هەلی وندری لێدا ئەمری خوای کرد دوسێم داریشە بوو ئەرێ مناڵەکانی کەس چوو بەلا ناوڵی ئەو زەوە نەمزانی ینی نەمزانێت تەقاعد یەک شتێکیان نەمزانی وەڵڵاهی نەتزانیوە وەستایش کەشمان هەبوو خۆت پارەی زەمانت لێ دەسەنن پارێ زمانی ناوەڵام چ زەمان و شتیوە یعنی تۆش لە نۆعەکەی کە لە مەرتەبەی سێمینەمە لە تەبەقەی سێمی کاکڕنس ما کارڕنس نمونەش کەش وەستایش کەشمان هەبوو ئەوانیش هەر ئیش مەرمەریان دەکرد ئەوان ئیشی مەرمەریان درێل نییە درێل ئیش پێ دەکرد ئەوها خۆی ئەوە کردووە لە ستارەی ئیشی دەکرد لە ستارەی ئیش دەکرد درێلەکەی لە شیشەی گیر بوو لە شیشەی سەبای لە شیشەی سەبەی گیر بوو ڕاست درێلەکە سوڕاندی سەری بە ڕەسیفی کرد لە دووقاتی بەر بووە ئەوش ئەمری خوای کرد ئێستا فکری بکەمەوە وەڵی لەوانەیە بدات لە بژمێرەوەوانە سەلامەت بزانم ئەم خانم چۆنی تۆ بۆچی هاتووی بۆ ئێرە چ چیرۆکێکە لە هی کرێکاروانە هاتووی بەرگریان لێ بکەی ئەکیدا من بەخۆم مهندسی مەدەنیم ڕۆژانە لە خستەخانەکان ئەمن خوشکم بەخۆی لێوێن دەرێت دەبینین کە چەندەها کەس دەچیتن لە چینی سێم ئەمن بەڕای من ئەوە کو حەل دەبی ئەگەر هەموو بچنە کۆمپانیا هەبیتن یعنی هەر کەسە و لە خۆڕایستا مثلەن ئەمنم ئەتووی دەچین عملەکی دەهینین چیە بە سارێکی هەرزانتر لە بۆمان دەکە با ئەمە بچین کۆمپانیایەک هەبی ستانداردی بەکار بهینی ئەوانە بەکاربهێنین باشترن نەک ئەمن بچم پارەی کەمتر دەبی دابنرێ هەیە کەمکەمە هەیە بەس دەبی هەبی زیاتر خوشکەکە چیت بۆ گەڕێتەوە چیان بەسەردە خوشکەکەم لە بۆم دەجێڕتەوە کە چ ڕووی دەداتن لە ڕۆژانەی خۆی کە لەوێن دەرێ تازەترین ڕوودا و کە بۆی گەڕایتەوە چییە؟
بەخۆی ئێستا زۆر ئەو شتانە ناجێرتەوە لەبەرەوەی کە هەندێک خراپە ئەو خەمە لە بۆ تو دەبێتن ئەو چەند ساڵێک پێش ئێستا کەسێک بوو بە کۆسەرەی زجی هەموو دڕابوو یعنی هەموو قەلبی هاتبووە دەرێ بە کۆستەرە بەڵێ یعنی تۆکو ئەندازیارێکی لاو پێشنیار دەکەی کۆمپانیای تایبەتمەند خەڵک خۆی تێدا تۆمار بکە مامەڵە لەگەڵ کۆمپانیا بکرێ بۆ ئەوی هەم کرێکارەکە سەلامەت بێت تۆمار بکرێ وەنا دنیای سەلامەتی و تەندروستی خۆشی هەنجی لە دەبێت دەست خۆش ئەفم کە ئێستایمە خزمەتە دوای ئەو دەستخۆش کاگڕنج ئەوەی کە باستان کرد هەموویتەوە ئەرشی حکوومەتە یعنی متابعە و چاودێری کۆمپانیاکان بکەن کۆمپانیاکان ئێستا زۆر بەیان کرێکاری بیانی دێنن کە کرێکاری بیانی دێنن احتیمام بە سەحە و سەلامەتی نادا بەس ئەگەر کرێکاری خۆمان بی زیاتر احتیمام پێ دەدرێت حتى لە قانونیشە ینی دەبی نسبەی 175 کرێکاری خۆمان بیت بەردەوام حکوومەت دەڵێ هەموو پرۆژەیەکی و هەموو کارگەکە بێت لە 175 خۆماڵی بێ ئەمە جێبەجێ کرێت کا عوسمان جێبەجێ کرێ زۆربەی شوێنەکان جێبەجێ نەکرا مامەسا هەواڵ جێبەجێ کرێ هێزی کارمانە هێزی کارمانی ئەوەندە کاک نەزمی خۆ ئەوەتان ئاگا لێیە بۆ قوبڵیەکە جێبەجێ کرێ جێبەجێ کرێ لە 175 بەلای کە بە هەموو شێوەیەک نابێت لە 125 زیاتر کرێکاری بیانی بێتن و ئەوەی پابەن نەبێتن دەدرێتە محکمەی عمل ئەمە وەکو بڕیار و ئێستا کە زیرا بە محکمەی عمل ئەی بۆچی ئەو هەموو خەڵکاڵێ جێبەجێ ناکرێ ئەی بۆ دوسێ ڕۆژ پێش ئێستا لێرە میوانەکانم لە کارگەی ئاردوو ئەوانە هاتبوونیان و وەڵڵا جێبەجێ ناکرێ ئەی بۆ مهندیس دێ بۆ لام لە شەریکاتی نەوت ئەڵێ یەک اختصاصمان هەیە 15 من مەعاشی هەیە و من وەرناگیرێم و جێبەجێ ناکرێت بەتاکید با من بە معلوماتێک زۆربەی کۆمپانیاکانی نەفت و گۆست ئەسڵ ناو کێشەیەمان هەر نییە یعنی لەوانەیە یەک دوو کۆمپانیای نەوت کێشەی ئەو لەو بابەتە هەبێ ئەگەرنە باقی کۆمپانیاکانی تری ناوت لە ڕێژەی سەرەوەی هەشتاش خۆمالیە ئێوە ئەو قسەیە پشت ڕاست دەکەنەوە کە لە ناو واقعەکەدان بەڵێ کاگرانجە تاکوێمە ئێستا چار جانەدەستدانمان هەیە لە هەولێر سییانیان بیانینە چۆن ینی کرێکار سییانیان بیانینە ینی خۆماڵی نییە ئەوان کە جانیان دەست چوارن سییانیان بیانین بەڵێ بەڵێ خاتونەکان کێ قسە دەکا کامێرای لابن ئەمن بەخۆم دوو ئیشی دەکەم یەکیان پاکردنەوەی دەکەم و دووەم نیشە لە فیستیڤالەکان بەشداری دەکەم لەگەڵ کۆمپانیای دەچم بازرگانی بەمە دەکەن بەڕاستی هەشتی سبەنی ئەمە دەبن هەتە سعات چاری ئێوارە بە 25 هزاری لە کاتێکی بەخۆی 200 دلاری لە ساعب ماڵەکەی وەردەگری دوو کاربەندی دەبایە و 25 هزار هاتوشۆش لەسەر خۆمان و بازرگانی بەمە دەکەن لە فیستیڤالەکان یەکەشی دیکە هەڵدەستی ئەردی حکومەتی دەگرتەوە ئەوانیش بازرگانی بەمە دەکەن ئەگەر بێت ئەو ئەردە بدرێت بە سندیکاش پشگیریەکی هەبیتن بە خۆڕای فیستیڤالەکان لۆمە دەکا یعنی مەبەستەوەیە مقاولەکان حسابی پێداویستی ڕۆژانە و مەصرفی کرێکار ناکەن تەنها ئەوەیە ئەوان بخۆیان ئیشەکەی دەگرن ئەوان دانیشتینە مادیبوونەکە لۆمە و قانجازەکەش لۆوان مادووبوونەکە بۆ ئێوە و قازانجەکە بۆ بەڵێ تێگەم دەست خۆش خوشکمان کرێکار چاوەڕێی شتی زۆر گەورە دەکە هەم لەو بەرنامەش هەم لە سندیکا و لە حکوومەت و لایانی پەیوەنددار مەترسیەکانی ژیانی کرێکاران بووتە کار ڕۆژانە کاک ڕەنج ئەمە زۆربەی هۆکارەکان ئەوە یاساکان وەکو خۆی جێبەجێ ناکرێت کرێکار ژیان لە دەستدەدا ئەمن و ئەو بەڕێزەکە کەورا سەرۆک سندیکای بیناسازی و لەگەر سەرۆک سندیکاکانی دیکەش ئەمە لێرە باس لە مەترسیەکانی سەلامەتی پیشەی دەکەین تەنها لێرە زۆر باس لە بابەتی گیان لە دەستدانی ئەو کرێکارانە بیناسازی دەکرێت و بەڵام مەترسیەکانی سووتان و مەترسیە تەندروستیەکانی بۆ کرێکارەبایی و فیزیایی و کیمیایی و ئەو بابەتانە ئەوە زۆر ئێستا پێش ئەوەی گیانی کرێکار بکەوتە خەتەر وشی گیان لە دەستدا مەبەست گیان لە دەستدان بووە بەڵام لە هەموو دنیا بۆشتیوە بەڵام پێش ئەو ڕووداوەکە ڕوو بدا لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی وەزارەتی کار کەم تەرخەمە لەو بابەتە ئێمە بەڕاستی لێژنە هەیە لێژنەکان بەڕاستی وەزارەتی کار زیاتر دەبی بە دوواداچوون بکە یاساکان
زۆربەی مادەکان لە یاساکان داهاتونە لە یاساکار لە یاساخان دەستبەری کۆمەڵایەتی جێبەجێ ناکرێ مادە یاسایەکان بۆ نمونە مادەی نۆ لە یاسای چاری چیە لە مادەی لە یاسای چاری ژمارە چاری ساڵ 2012 هەموارکراوی یاسای خان دەستبەری کۆمەڵایەتیە ئەو یاسایە هەیە پەرلەمان ئەنجومەنی وەزیران دواتر ئەنجومەنی وەزیران وەزارەتکاری ڕاستپاردیە دەرێ کرێکارانی بیناسازی و ڕۆژانە کە خاوەنکاریان نیە پەیڕەوێک وەزارەتی کار ڕاست پێدرا پەیڕەوێک دابنێ بۆی ئەو کرێکارانە چەند ساڵ ئەم داواکاریە کرا ئەوە ساڵی 2012 ئەو پەیڕەوێک بکرێ بۆ کرێکارانەی بیناسازی و سەرشەقام زەمان بکرێ لە 2012 داوا کراوە لە قانونە ئێوە پەیڕەوێک دەربکەن بۆ کرێکاری ڕۆژانە نەتان کردووە کوردستان دەمادەی هەموار کردەوە لە دەمادەکەی یەکی چانەڵێ ئەنجومەنی وەزیران ئەبێ پەیڕەوێک دەرکا بۆ کرێکاری ڕۆژانەی بیناسازی ئەوانەی ناکە لە معاملەکە ئەمە ساڵی چەند لە 2012ەوە وەزارەتی کار پرۆژەکەی تەقدیم بە پەرلەمان کرد پەرلەمان هاویشتیەوە سەر ئەنجومەنی وەزیران تا ئێستا ئەنجومەنی وەزیرانی کۆن و ئێستش ئەو پەیڕەوەیان دەرنەکردو واتە کرێکاری بیناسازی ڕۆژانە هیچ زمانێکی اجتیماعی ناگرێتەوە لە یاسای خان دەستبەری کۆمەڵایەتی کاگڕنج لە هەر شوێنێک یەک کرێکار هەبی دەبی زەمان بکرێت ئەوەش جێبەجێ نەکرێت یەک کرێکار بەس زۆر کرێکار دەبینە مەڵێ من پارەی زەمان دەدەم بەس کە پێویستم پێ بێنە وەری ناگرمەوە بڕۆ زۆربەی شوێنەکە زۆربەی خاوەنکارەکان زۆربەی خاوەنکارەکان بەڕاستی نەرم هەمیان بەشێکی زۆریان بەهۆی چاوچنۆکی خۆیان بۆ پارەکەی نەدەن کرێکار زەمان ناکەن و کرێکاریش داروەیە بەڕاستی ڕۆشنبیری ئەوەی کرێکار زەمان ئاگایشنبیری نییە ئومێدی نییە دەزانین کرێکار خانشین کراوە تعبیرەکەی تۆ کاگی ڕەنج دەزانین چ کرێکار خانشین کراوە لە هەموو کوردستان لە هەرێمی کوردستان مەبەستم هەتا ئێستا ناگات تا 800 کرێکار لە هەولێر 370 کرێکار لەم وڵاتە زەمان مەبەستم کاگ ڕەنج خانشین کراوە یعنی ئێستاوە چەند سارە دایرە ئەو زەمان اجتماعی دەڕوە ئایا ئەو حسابی کرێکاریە کە 170 سەتا پێنج لە ئەستۆی کرێکارەکەی و 112 لە ئەستۆی خاوەنکاریە 112 پێنجیش کرێکارەکەیە بۆ سندوقی خانش دەستبەری کۆمەڵایەتی دەزانی 112ەکەی بۆ خزمەتگوزاری کرێکارانە بۆ سەلامەتی پیشەی کرێکارانە ئایا چی کراوە ئایا لە وەزارەتی کار من لایانی پێ کە ڕەخنەم ئاراسی وەزارەتی کارەیە وەزارەتی کار لایانی پەیوەنددارە بۆ جێبەجێکردنی وە سندیکای کرێکاران ئێمە زۆر پێشنیار و ئەوە پارەکە وەرەگرن ئەو 112 بۆ خزمەتگوزاری صرف ناکرێتەوە بەڵێ لە کاتی کۆرۆنەیە لە کاتی کۆرۆنەیە کاگڕن پارەی بۆ ناخەنەوە خزمەتی کرێکار کاکە بە قانون تەوزیع کرا کاک ڕەنج 170 تەوزیع کرا بە قانون چۆن 114 بوو خانەنشینی کرێکارەکە ڕوە ئەڵێ 800 کرێکار تا ئێستا لە هەموو کوردستان لەوەتەی هەیە خانەنشین بووە بابەتەکە ئەوە نییە یعنی کە 112 لە بەر 112کەیە ژمارەی ئەڵێ زۆر کە آخر بابەتی خانەنشینین بابەتێکە بە قانون ڕێی خرایەت بە تەمەنە بە خزمەتە بە پێکانە بە مردنە یعنی حەسەب خزمە بەو شێوەیە ڕێی خرایە ئایا خزمەتی ئەوەندە هەبووە کە تەقاعد بێ خود نا ئایا تەمەنی گەیشت تەمەنی هەبێ و خزمەتیشی هەبێت و ئایا بەردەوام یا خود نا یعنیەوە بابەتێک نییە هەموو مەرجەکانی تێدا بێ بۆی نەکرێ کاگنیزمیوان دەزان وەزارەتی کار ئێمە بەڕاستی خۆ بدووە ئەو ئامارە لای ئێمە نییە بەڵام ئەمە دەزانین لەوەتی زەمان هەیە کرێکار پارە دەدا پارەشی زۆرش لە سندوقی کە پێویستی دەبێت بێکار دەبێت سوود دەبینێتەوە لەوە ئێمە دەرین بۆ سی خزمەتگوزاری بۆ کرێکار نەکرێت لە کاتی کۆڕۆنەیە کەرەنتینی کرێکاران بۆ منوسرامان کرد و سندیکای کرێکاران داوامان کرد بۆ خزمەتگوزاری کرێکان لەو 112 شتێک بکرێت بۆ کرێکار لە ماڵەوە هیچ نەکرا کرێکار باردۆخی کرێکار خراپە دەستخۆش فەرموو خوشکە دەست خۆشکا ئەندامی سندیکای کرێکاران لە چەند شوێنێک تەلەفۆنم لە بۆ کرایەوەرم ئەمە زەمانمان دەوێت زەمانمان بکەن هەستایمە تەلەفۆنم و دایرەی زەمان کرێت چوویمە سەردانیشم کردینە کاکە ئەوانەوەرن زەمان بکەن گوتی بڕۆ لستی بکە لە بۆیان ئەو شوێنە لستی بکە و لستەکەم لە بۆ بینە لستەکەم کردیە لە بۆم نردینە لە سەروی 100 کرێکارن داوای زەمانیان کردیا نەیکرد لە بۆی دایرەی زەمان نەیکرد هەستام تەلەفۆنم کردو کاکە لۆ ئەوانە زەمان ناکەی دەرێمە لە ژنەما کە بە پێڕاناگەیم چی زەمانیان بکەیت با ئەم برایە دوا قسە بکات و ئیتر بەڵێ نزیکە خێتەوە بەخێر بێ وەستا چاوت ماز دەکەم تەوان هەر لەسەر ئیشەوە هاتوومەوە نمونونەکەی بەدەستمەوەیە
ئەڵێن دەستی ماندوو لەسەر سکی تێرە وایە؟ یان بەڵام خەڵکیشەیە ئەوە تا دەستەکانیشی ماندووە و زکیشی برسیە و ئەڵێ پێداویستیەکانم پڕ ناکاتەوە و ئەڵێ ئیستیغلالەکرێن و وانە؟ باش کاگرانج ئەمە ساعێبی دوو هێتیمە دوو هێتیمە پیام وەفاتی کردیا 3 ساڵە بەخۆم بە خێویان دەکەم یعنی دوو جار لە فیستیڤالەکە لە خواردنی کوردەواری ئەم پلەی یەکەم بەدەستینایە داوای شوێنێکی دەکەم لە پارچی بمدەنە ئیشی تێدا بکەم دەدەنە بیانیەکان دەدەنە عەرەبەکان نادەنەمە یعنی سەبەب چییە؟ ئەگەر معاشم لۆ دابین ناکەی کوڕیکەم ئەندامە ئەگە معاشکەم ئەندامی نادێ منداڵم ئەگە خێرخواستخانی تێدا کردیان نیشتە جێ بوویمە معاشی خێرخوازیم هەیە شوێنەکەم بدێ با ئیش تێدا بکەم بەلاش مەم دێ بەس بە کرێکی وا بمدەی لۆم دەربینی بیدەم تاوان کاگرنجەوە ئەمن لە چینی سێمی برادران کە باسییان کرد کرێکاری گەڕۆشی پێدەڵین ئێمە زۆرترین قوربانی ئێمە دەیدەین زۆربەی قوربانیەکان چینی سێم دەیدا بەڵام پێشنیارێکم بۆ حکوومەتی ئەگەر لێم وەرگرن بۆ ئەوەی ڕێژەی کرێکاری بیانی و کەم بکەینەوە من دەڵێم فێرگەیەک لە کوردستان بکەنەوە بۆ کرێکاران بۆ وایەرمەنی بۆ ئیشی سناعی بۆ وەستای دیواری بۆ سەقلسانەوی ئیتر حەدسی ئیش علاقی بە بیناسازیەوە هەیە فێرگەیەک بکرێتەوە لە هەولێرێ ڕنگ بەیەکی وەکو من بچێ خەڵک فێری دیوار کەم خەڵک فێری فوگە کەم خەڵک فێری حەلان کەم خەڵک فێری کارەباچیەتی کەم فێرگەیەک هەبێ خەڵکێکی زۆر فێرکەین کە کۆمپانیای هەیە دەڵێ کاکە سندیکا ئەو ناوانەیە کە لە فێرگە ئیش دەکەن ناویان لە سندیکا تۆمار دەکرێت دەڵێ سندیکا 50 کرێکارم لەو نەوعیدەیە تۆ هاتە بیدێ پێویست بە دەرەوە نابێ دەستەکانتان خۆش بێ بەرنامەکە کۆتایی پێهات لە کۆتایی دامێ بزانم ئەم بەرنمەیە چی پێبەخشیت قسەکانی مامەستا عوسمان زیندانی قسەکانی میوانەکان سندیکا کاک هەڤاڵ ئەوەی پێبەخشیم کە پێویستە هەر هەمومان وەکو حکوومەت وەکو پەرلەمان وەکو دادگاکان وەکو سندیکای کرێکاران وەکو خاوەنکاران و وەکو کرێکاران هەماهەنگ بین هاوکاری یەکتر بکەین بۆ ئەوەی یاساکان جێبەجێ بکەین بۆ ئەوەی جانی کرێکارەکانمان بپارێزین ئەمە بەڕاستی کە ئەرکە لە سەرشانی هەر هەموو لایەکمان کە هەوڵ بدەین یاساکان ڕێنماکان چاودێریکردنەکان سزاکان هەر هەمووی لە خزمەتی ئەوەدا بی کە جانی کرێکاران بپارێزین باشە چەند کرێکارم ساڵ مردووە بە پێی ئامارەکانیەوە 6 مانگی ڕابردوو ئەمەی کە تەقاعد بووە لەبەرەوەی بەعزی چیان لەبەر ئەوەی کە ئامارەکانی پێکانی کار و مردووەکان نایێتە وەزارەتی کاروباری کومەڵاتی لەبەرەوەی بەس ئەبێتەوە وەزارەتی تەندروستان تەنیا وەزارەتی پەیوەنددارم نەزان وەزارەتی تەندروستی دەیکا وەزارەتی تەندروستی لەبەرەوەی لە مستەشفایاتە هەموو ئەوانە تابعی وەزارەتی تەندروستی ئەو ئامارە بێ بۆ ئێوە ئەگەر مەجالم بدەیت لەگەر وەزارەتی باشە پرسیارە چەند کرێکاری زیندوومانە لەگەر وەزارەتی تەندروستی مذەکرەیەکی تەفاهم واژوو کرا هەردوو جەنابی وەزیرەکان واژووان کردووە کە ئامارەکان و هەماهنگەکان و بابەتی پشکنینی کرێکار لە کوردستان هەیە مردووەکان نازانن زیینەکان 145,000 کرێکار لە کوردستان دەستەبەری کومەڵایەتی بوو کراوەتەوە کوێستا مامەسا من نەزانم تۆ پیاوێکی زۆر خۆشەویست و دڵخۆش و ڕووخۆشی کە جاروبار هەندێک پرسیارەکەم مەبەستم بە تایبەتی تۆ نیە مەبەستم کەسێکی دیاریکراوی ژنیە بتاکیت لە حکوومەت دەزانم خەڵکو و کادری زۆر باش و زۆر دڵسۆز هەیە هەر لە سەری سەرێتا خواری خوارە بەس بۆ ئەوەیە کە ئاوا مەیدانی لەگەڵ خەڵک گفتوگۆ دەکەی شتی نوێتری لێ هەڵ ئەهێنجین و ئەیزانین لەبەرەوە هیوادارم لەگەڵ میوانەکانی بەرنامەکەم ڕۆژێ بەیەکەوە لە وەزارەتەکە چاک بخۆنەوە بەیەکەوە بەڵکو هەندێک شتی تازە هەڵبێن جیاواکەیت حال دەبین پێخۆشحاڵیش دەبین بەڕاستی کە شارەزایی یان خیبرەکان یان ئەو شتانێک لەکەی داوەتیان بکە با منیش دەگەر لێرە بم هین بکەم ئێستا لە دەرەوەی اتفاقێکەکەین مەوعدێک دانین و ئینشاڵڵا یەکتر بینین بەخێر چاوەکانە ماچەکەم خاڵا عوسمانگیان بمبورن کاک هەڤاڵ ئێوە گفتوگۆکەتان لە وەزارەت تەواو بکەن یەک بابەتی زۆر گرنگەیە تشکی دەخەمە سەرێ کە زۆر گرنگە هەر وەک چۆن لە سندیکای ئەندازارانی کوردستان لە دەستەی وەرەهێنانی گشتی مەرج و خاڵەکانی با بڵێن خاوەنکار کە دەبێ نووسنگەیەکی ئەندازیاری
فۆلۆئەپی ئیشەکەی بکە کە بەڕێوەبەری پرۆژە و ئەندازیاری تەلارسازی و ئەندازیاری شارستانی و ئەندازیاری کارەبا و میکانیک و ڕووپێوی لەگەڵ بێ بە هەمان شێوە زۆ گرنگە ئەندازیاری سەلامەتی و بەڕێوەبەری سەلامەتی لەسەری بکەنەوە فەرز ئەوە بەڕاستی چارەسەری کێشەکە دەبی ئینشاءالله ئەوەی دەبینی. کاک عوسمان داوات کرد بەڵام کاتم تەواو بووە بەڵام قسەی کۆتاییت بکە ناتوانم بەرنامەی و جەناب ئەم بەرنمەیەکەم کە گرنگیدا دووەم شدە ناڵم خۆزگا وەزارەتی کار ئیعلانی کە ئەو پارەی زمانی ئیجتیماعی چەند ملیار دینارەکە هەیە وڵا وەزیر لە بەرنامەکە ماوەتی چەند ملیار بەسوتی هەر ڕقەمە زۆر زۆر بوو بەوتی نەماوەتی هەر ڕقەمە دووەم لە عێراقا پار 2022 69 کرێکارگیان لە دەستداوە 8661 کەس برینار بووە ئەم ئامارە بۆ لە عێراقای بۆ هەرمی کوردستان وەزارەتی کارنێتی وەزارەتی کار بەشی یاسا هەیە مەفروضە بچێت سکاڵا تۆمارکە لەبەرەوە پێویستە وەزارەتی کاری ئەو ئامارانە ئیشی لەسەر ڕاستی دەستخۆش دوو ڕستە کاکاڤڵ واللهی بەڕای من ئەبێ سندیکا فشاری زیاتر بکات لەسەر حکومەت چاودێری بەڵێ لەسەر خاوەنکاریش حکومەت چاودێری بکات و سزاش بتات یعنی چیتر ئەوها بە بەڕەلایی ئیش نەکرێت. زۆر سپاس بینەرانی بەڕێز داوای لەبوردن لە جەنابی مامۆستا عەبدولقادر و کاک دکتۆرەکەم بە گەورەیتان ببەخشن بۆ ئومێدەی ئینشاءالله دانیشتنەکان بەرهەموو ئەنجامی هەبێ خوا حافیز بە هیوای سەلامەتی بۆ کرێکاران.